بینەرانی عزیزی بەکراوەی ئەم کاتتان باش لە ئێستادا 2 ساڵ بە سەر ڕووداوەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتردا تێپەڕ دەبێت. تەوەری ئەم جارەی بەکراوەیمان تەرخان کردووە بۆ قسەکردن لەسەر هەفتەی شوبات و بەڵێنەکانی حکوومەتی هەرێم بۆ دەستگیرکردنی تۆمەتبارەکان و ئەنجامدانی چاکسازی و سەروەرکردنی یاسا و چەندین بەڵێنی دیکەش کە بە بڕوای چاودێران لە دوای 2 ساڵ لەو ڕووداوانە هێشتا هیچ نەکراوە و هیچ داخوازیەکی خۆپیشاندەران بە هەند وەرنەگیراون. لایەنێکی دیکەی گفتوگۆی ئەمڕۆمان تایبەتە بە تاوتوێکردنی ڕۆڵی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە پشگیریکردن لە دەنگی خەڵکانی ناڕازی و گەڕانەوەی ماف بۆ خاوەن مافەکان و بۆ ئەو کەسانەی کە لەو ڕووداوانە بوون بە قوربانی. لەم بەرنمەیەدا گفتوگۆ لەسەر چەندین تەوەری دیکەی پەیوەنددار دەکەین. بەڵێ بینەرانی ئازیز بۆ ئەم بەرنمەیە میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە. میوانی یەکەممان دکتۆر فایق گوڵپی ئەندامی ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی. بەڵێ میوانی دووهەممان سلێمان عەبدوڵڵا یونس ئەندامی ئەنجومەنی باڵای مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێراتن دەکەین. میوانی سێهەممان دکتۆر شێرکۆ حەمە ئەمین وەکو مامۆستای زانکۆ بەشدار دەبێت لەگەڵمانە. هەروەها دوا میوانیشمان کاک ئەبوو بەکرجاف کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان و لە هەمان کاتە وەکو کۆمەڵناسێک بەشدار دەبێت لەگەڵمانە. بەخێراتنی تەواوی ئەو میوانانەی دیکەش دەکەم. دکتۆر بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ. تۆ خۆت بەدەر لەوەی کە سکرتێری پارتێک بووی لە هەمان کاتدا لە کاتی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتدا حزورێکی بەردەوامت هەبووە و ئەندامی ئەو ئەنجومەنە بووی کە لەو کاتە دروست کرا. ئەمەوێت بپرسم ئایا هەفتەی شوبات ڕووداوێک بوو تێپەڕیوە و لە دوامانەوەی یاخود نەخێر ئەگەر یەکە و لە پێشمانەوەی هێشتا؟ بەڵێ زۆر سپاس. ببوورە کاگیادگار تاابان من لەو کاتە سکرتێری حیزب نەبووم، سەرۆکی حیزب نەبووم، ینی پێشتر سەرۆکی حیزب بووم و کە بەشداریشم لە چالاکیەکانی خۆپیشاندانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی کرد وەکو تاکێکی ئەو کۆمەڵگایە بەشداریم کرد بوو. بەڕاستی ئەگەر تۆزێ بگەڕێنەوە دواوە ئەنجاتوانی وەڵامی بدەینەوە. ئێمە لە ساڵی 2005ەوە تا 2011 بەردەوام لە هەرێمی کوردستاندا لەلایەن خەڵکەوە ناڕزایی جۆرا و جۆر نیشان دراوە بەرامبەر بە کەمی یان نەبوونی خزمەتگوزاری، بەرامبەر بە نەبوونی دیموکراتیەت، بەرامبەر بە نەبوونی یاسا، بەرامبەر بە پێشێلکردنی مافی خەڵک و تا کۆتایی. بەهۆی ئەوەوە کە ئەم داواکاریانە جێبەجێ نەکرا، حکوومەت لایەکی جدی نەکردەوە لە داواکاری خەڵک لەلایەکەوە، لەلایەکیەوە بەهۆی ئەوەیە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2009 ئۆپۆزیسیۆن دروست بوو و بەهۆی ئەوەوە کە لە کۆتایی ساڵی 2010 بەهاری عەرەبی لە هەندێک وڵاتانی عەرەبیا ڕوویدا، ئەمە وای کرد کە جارێکی تر هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی بۆ ماوەی 2 مانگ ناڕزایەکانی خەڵکی کوردستان بەرامبەر بە دەسەڵات لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم بگاتە لووتکە، ڕێکخراوتر بێ، فراوانتر بێ، درێژماوەتر بێ و قوربانیشی تیا بدرێ. نزیکەی 10 شەهیدمان قوربانیدا. ئەوەی کە بەشدارە ئەوەی بەرپرسیاری ئەنجامدانی چاکسازی بڵێ بۆ نمونە لایەنەکانی دەسەڵات دەبن بەڕاستی ئێمە ئەگەر مێژووی هەم وڵاتانی تر بخوێنینەوە زۆربەی وڵاتان یعنی زۆربەی کۆمەلگای دواکەوتوو بوون، بەڵام کە قیادەیەکیان هەبووە کە دەسەڵاتێک هاتووەتە سەر حکم، ئەو دەسەڵاتە چاکسازی کردووە، گۆڕانکاری کردووە لە سیستەمی حکومڕانیە و وڵاتەکە پێشکەوتووە. لەبەرەوە لێرە تۆ ئێمە کۆمەلگاکە ئێمە ڕاستە کۆمەلگایەکە ئاستی ڕۆشنبیری، ئاستی فکری ئەوانە وەکو پێویست نەوە وڵاتانی تر، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە چاکسازی نەکردووە، ئەوەی کە بەرپرسیارە لەوەی کە گۆڕانکاری نەبوو و چاکسازی نەبووە دەسەڵاتی هەرێمی کوردستانە، بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵاتدار کە لە دوای ڕاپەڕینەوە تا ئەمڕۆ دەسەڵات بەدەست پارتیوەکێتیەوە. هەفتەی شوبات بوو و داواکانی دواتریش من ئاماژەم پێکرد یەکێک لە هۆکارەکان ئەوە بوو، بەڵام هۆکاری تریژە بوو، وتم دروستبوونی ئۆپۆزیسیۆن بوو، لانەکردنەوەی جددی دەسەڵات بوو لە داواکاری خەڵک، بەهاری عەرەبی بوو و تا کۆتایی. بەڵێ دکتۆر لە ئێستادا نزیک دەبینەوە لە هەفتەی شوبات، نزیک دەبینەوە لەوەی کە 2 ساڵ بەسەر ئەو ڕووداوە تێپەڕێت و پێ بنێتە ساڵی سێهەمەوە. پێت وایە هێشتا لە قۆناغی پێش هەفتەی شوبات داین؟ بەڵێ من ئەگەر من وەڵامی من بەم شێوەیە، ینی ئێمە کاتی خۆی لە هەفتەی شوباتدا داواکاریەکانی خەڵکمان هەموو کۆ کردەوە. ئەمە داواکاریەکانی خەڵکە، دوو جۆر داواکاریمانە، وەگەر ئێستا سەیری داواکاریەکانی بکەینەوە، داواکاریەکانی خەڵک
من ناڵێم هیچی جێبەجێ نەکراوە بەڵام شتێکی زۆر کەم جێبەجێ کراوە وەکو وایە تۆ گەر خوێندکارێک بێنی امتحان بی ئەگەر لە 150 دەرەجە بێنە دەرەچێ بەڵام ئەگەر لە 130 بێنە دەرناچێ بەڕێی من ئەوەی کە حکوومەت یاریمی کوردستان کردوێتی زۆر کەمە لە تاقیکردنەوەی هاوڵاتیان دەرنەچوو مەسان بۆ نمونە داواکاریە هەنووکەیەکانمان هەبوو ئەمە داواکاری هەنووکەی ئەو کاتە بوو یەکێک لەوانە ڕادەستکردنی ئەو کەسانەیە کە تەقیان لە خەڵک کردووە لە هەندێک شوێن ڕادەست کراون لە هەندێک شوێن ڕادەست نەکراون تۆم نابێ ئەمەی کە ڕادەست کراوە ئێستا هەندێکیان لە زیندانان و هەندێکیان محکەمە کراونەوەوانە لە شوێنی تریش هەندێک شوێنی کەش نەکراوە هەندێ مافی سەرەتایی خەڵک هەبووە کە نابوو خەڵک مزاهرەی بۆ بکە لەوانێ مەسەرەن بۆ نمونە ئەو خوێندکارانەی کە لە زانکۆ دەرەچن تعین نەبوون کاریان نییە حکوومەت یاریمی کوردستان مانگانە لەو کاتەوە 250,000 نەداتێت تا ئیشێکە دۆزنەوە ئەمانە هەر زۆر شتی بەسیتن کراوە تۆ ناتوانانی بڵێ هیچ نەکراوە بەڵام شتەکە بە قەدەرەوە نییە کە ڕێگری بکە لە دروستبوونەوەی حەڤەی شوباتێکی کە سوپاس کاکە بووبەکر دێمە لای تۆ وەکو نووسەرێک وەکو کادرێکی پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان دکتۆر لە قسەکانی ئەڵێت هێشتا لە قۆناغی پێش هەفتەی شوبات داین و حکوومەت و لایەنەکانی دەسەڵات لە تاقیکردنەوەی هاوڵاتیان دەرنەچوون واڵێ ئەگەرێکی شەکە لە پێشمانەوەی هێشتا بەخشە من لێرە ئەوەی کە ناچار مەکات تۆزێک جددیتر لەسەر بابەتەکە بۆسم ئایا بەفعلی هەفتەی شوبات فاکتێکی کۆمەڵایەتی بوو یاننا ئێمە پێویستمان بە نەزڕێژی ئەکادیمی هەیە ڕاستە تەواجود لەناو حەدەسەکە تەواجود لەناو فاکتە بڕێکی زۆر یارمەتی دەرە بۆی قسەی لەسەر بکەی بەڵام بە هەمان شێوە کە دێتە قاڵبی ئەکادیمیەوە بۆی بابەتی تربی ئەبێ لە دەرەوەی حەدەسەکەش و چاودێری قسەی لەسەر بکەی ئەوەی کە هەفتەی شوبات چی پێوتین و چی پێنەوتین هەفتەی شوبات فعلا دنیای کوردی تەقسیم کرد بۆ پێش هەفتەی شوبات و پاش هەفتەی شوبات هەفتەی شوبات ئێستاکەش فعلەن لەناو ئەگەرەکانی هەفتەی شوباتین بە قەناعەتی من پێشتر من بەخشایەک ملاحەزە لەسەر و لە ڕووی سۆسیۆلۆژیۆوەکو لێرەدا قسێک لەسەرەکەم تەواجود و بوونی ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە مێژووکە یەگەڕێتەوە بۆ مێژوویەکی پێشووتر ئەگەر بە مەفهومێکی ڕادیکاڵیش تەواجودی هەبێ وەکو ئەکتێکی ڕادیکاڵیش تەواجودی هەبی برادرانی چەپی ڕادیکاڵ و چەپی چەپ و حزبی کۆمۆنیست و بڕێ ئەحسابی تر تەواجودی هەبووە بەڵام ئیتر ئەوەی کە بۆ لە زەمنێکی درەنگترا ئەبێ بە لە زەمنێکی درەنگترا بێ بە کردێکی مانیفیست بوو تەجەلابوو لە کۆمەڵگەیەکە ئەمە هەلو مەرجە کۆمەڵایەتی سیاسی ئابوورێکە دەیخوازێ و فعلەن ئەو جەبرەی لە سەراجینە پێشەوەش خەڵکیشی تر هەبوو لە زانکۆ مزاهرەی کە لە زانکۆ ڕێپێوانی کردو بە جۆرێک لە جۆرەکان هەم معارەزی سیاسیمان هەبوو هەم معارەزیشمان هەبوو لەسەر ئاستی کۆمەڵێک گروپ و بزودنەوە کۆمەڵایەتەکان هەفتەی شوبات بە قەناعەتی من ورد بینەوە لە کۆمەڵی کوردی هەفتەی شوبات هیچی نەوت یان شتێکی وت ئەم شترە ئەبوایە پێشتریش بوترایە یعنی ئەو زەمەنەی کە هەفتەی شوبات لێەوە ئیفرازاتی هەیە بەڵام ئەم ئیفرازاتانە هەفتەی شوبات هەیەی ئەم ئیفرازاتانە ئەم دەرئەنجامانە هیچ کات ئەوەمان پێناڵێ ئێمە بتوانین حسابی گەورەی سۆسیۆپۆلەتیشی لەسەر بکەین حسابی گەورەی کۆمەڵناسی سیاسی لەسەر بکەین چۆن هیچ تاتوانانی حسابێکی لەسەر بکەین بەو مانایی بەفعلی ئەگەر هەفتەی شوبات قەتیعە بێ لە بینی پێش ئەو تاریخە و پاشەو تاریخای ئێستاکە ئەبووە ئێمە لە ڕووی بنیاد و ستراکتوری کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەشەوە کەواتە یەکشت بمبەخشە کاگەر ئێمە کێشەکان بنیادیە کێشەکان بنیادی وکچی سیاست لێرە گرفتی بنیادی هەیە کۆمەلگا لێرە گرفتی ستراکتۆر چۆری بنیادی هەیە اقتصاد لێرە ئینسان لێرە پێش هەر هەموو شتێک ئینسان لێرە کەواتە بە قەناعەتی ئێمە ئەوەی کە پێویستە بکرێت ئەوەیە دەستکاری کردنێکی تەواوی بنیادی کایەکانە لە کۆمەڵ زۆر باشە کاکە بەکرد جەنابەتان لە قسەکان تاوتت کە ئەتوانم بڵێم هەفتەی شوبات هیچی نەوتووە بەڵام دەبینی لە هەفتەی شوباتە چەندین کەس بوونە قوربانی لە هەفتەی شوباتە ینی سەیرەکەی نزیکەی 2 مانگ هاوڵاتیانی بۆ نمونە شاری سلێمانی گەر بنمونە بێنینەوە لە بەردەرکی سەرا بوون و داوای چاکسازی و داوای گۆڕانکاریانە کرد و لەو سنووری بەردەرکی سەرایە لە دوای هەفتەی شوبات ئەبینیت بە 5 ڕۆژ پارلەمانی کوردستان بڕیارە هەفتە خاڵێکی خۆی دەرەکا دوای چەند مانگێکە بینی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت دێتە سەر خەت و بڕیار دەرەکا کەواتە چۆن هیچی نەوتووە سیر کە من پێش ئەوەی کە قسە لەسەر ئەوە بکەم کەسانێک کە شەید بوون یعنی ئینسان بە شوێنەکە نابێت دەستکاری بکرێت لای شعبی و هەر چەندێک دیشی تۆ بێ محکومە بۆی کە تۆ دەستکاری بکەی محکومی بە هەموو شێوەیەک بەڵام
بۆچی هەفتەی شوبات بۆ شتێکی نەکرد من زیاتر وەکو کۆمەڵناسی قسەی لەسەرەکەم یعنی تۆ مجموعەیە شۆڕش هەیە لە دنیاە مجموعەیە شۆڕشیە هەر لە سەروبەندی ڕوودانی هەفتەی شوباتە کۆمەڵی خوێنەوار کاریان تیۆریزەکردن بوو جۆرێک لە تەنزیرکردن بوو وی هەفتەی شوبات مقارنەکەن لەگەڵ شۆڕشێکی 6 فەڕەنسا کە هەلو مەرجەکان هیچ کاتی هەلو مەرجەک نین و سیاقە کۆنتێکستە کۆمەڵایەتی سیاسی ئابوورەکان هەمانە نین بەڵام ئەوەی کە فعلەن حەدەسێکی سیاسی گەورە ڕوویدا لەم کۆمەلگا نەخێر پاشکشێکی بەهێزێکی سیاسی کرد بچێ ئیعادە نەزەر لە خیتابی سیاسی بکە نەخێر مجموعەیە مەفاهیمی گەورەی مێنام کۆمەلگاوە ئازادی بوو بە جێگەی قسە و باسیشی گەورەی ئینسانەکان و ئەکتەرەکان و ئەکتەرەکانی کۆمەلگای ئێمە عەدالەت باشە دیموکراسی کۆمەلگەی مەدەنی مجتەمەعی مەدەنی کەواتە بەفعلی ئەوەی کە لە هەفتەی شوباتە ڕوویدا ئەکرا پێشتر ڕوشی با ئەکرا ئیسش ڕووی بە ینی هەفتەی شوبات لە حەزەیەک نییە جیاواز بێ لە پێشی خۆی چونکە ئێستاعدادات تەواجدی هەبوو هەرچی تایبەتە بە یەک حقیقەتی ڕووی دەسڵاتەوە کۆمەلگەی دواکەوت و دەسڵات کاگی سوێ بم بەخشە دەسڵات ینی یەک دەسڵات بە حکمی خۆی لە توای میکافیلی و هەبزۆ بە حکمی خۆی سروشتێکی پراگماتیکیانەیە هەمیشە لەگەڵ قازانجی لەوایە لەگەڵ لە چۆ باو بێلەوە شەد بکایتر ڕەنگە ئیسفادەی لە جەهلی کۆمەلگا بێ لە لێرە وەزیفەیەکی ڕۆشنگەری نییە گەر وەڵامم بیتەوە کاک ئەبوو بەکر تۆ وەکو کادرێکی پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان کە حزۆرت هەیە لە بەرنامەکە ڕخنەیەکی زۆر دەگیرێت لە پارتی دیموکراتی کوردستان کە بڵین وەڵامێکی ڕق و توندی هەبوو بەرامبەر بە خۆپیشاندەران تەنها بەرامبەر بە پارتی بوو ئەمە زۆر خراپم قسەیە ئەگەر بەردەرکی سەرا و کۆی بەردەرکی سەرا و کۆی مێدانی ئازادەکان بەرامبەر پارتی بووە ئەمە خاڵێکە قسە و باسی ئەگەر بەرامبەر کۆمەڵی هێزی سیاسی و دەسەڵاتە کە هەردوو حیزبەکە لە دەسەڵاتە بوون ئەمە قسەیەکی تر هەبوو بەس بەفعلی لەوەدا من دڵنیام لەوەدا هەفتەی شوبات هیچی نەوت چونکە فعلەن کۆمەڵێک گرێ کرا بە ئەکتێکی سیاسی ویستیان بەرامبەر سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەڵێن کە هەفتەی شوبات موامەرەیەک بوو دژ بە پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە من قسەی وتەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بۆ هێنمەوە لە شاری سلێمانی ئەڵێت لە یاسادا ئەو حەقەت هەیە یەکێک کاتە سەرماڵەکەت و دەستدرێژی کردە سەرت بەرگری بکەیت ئاخۆ بەردەرکی سەرا هاتووە بۆ لای لق یان لق چوو بۆ بەردەرکی سەرا ئەڵێ جامانەی سووریان پێ بووە بەمە بەس بۆی بیستێنن لە یەکی لە قسەکانی کە میلەت هەڵەسێ لە حاڵەتێکی ناعقلانی و حەماسەت و لە حاڵەتێکی چۆرانایە ئەمە ناعقلانی بوو ناعقلاکە بوو باوەڕی کەینەوە ئێستا پێت ئەڵێمەوە چۆن واڵێ کە میلەت ئەوەی کە پێوتە ریڤۆڵت کە ماس هەڵەسێ کە مێگەل هەڵەسێ هیچ کاتی عقلانیت سیستەماتی ڕێکخراو زاڵ نییە بەسەریا کەواتە ئەوەی زاڵە بڕێکە لە ئیحائێکی لە جەبرێکی ناعقلانی بەسەر ئەوە زاڵە ئەو پێکاتەی کە بەدەرکی سەرای پێکێنرا بوو پێکاتەکە پێکاتی جیاواز بوو پێکاتی تیا بوو خەڵکانێکی تیا بوو هەر پاغناتیۆخ بە سروشت حاقت بوون بەرامبەر هێزێکی سیاسی وەکو پارتی خەڵکانێکی تیا بوو کیرفتیان هەبوو خەڵکانێکی تیا بوو بەفعلی یعنی پێکاتەکە یەک پێکاتە نیە دواتر هێزەکان و ئیدامەی هێزەکان و پاشەکشی کۆمەڵی نوێنەرایەتی لە سەرای سلێمانی ئەوەی پێوتی بەفعلی پێکاتەکە یەک پێکاتە نیە خەڵکێکی تیا بوو بەفعلی هاتبوو بە دەرکی سەرا لەبەر ئەوەی یەکێتی هێزێکی میانڕەوە بەرامبەر بە پارتی ئەبێ یەکێتی ینی خەڵکێکی زۆری تیا بوو ئەویست یەکێتی لە ڕێگەی یەکێتیەوە یەکێتی بکاتەوە ناو معادلەکە بەڵام بەفعلی هەموو پێکاتەکانی تیا بوو بەڵام من ناوەڕ ڕەنگە ئشتیادی کاک عەبدوڵا بێ هیچ کاتی هەفتەی شوبات موامەرە و نەبووە و بەڵام خۆ ئەکرێ مەجموعەیە دکتۆر شێرکۆدیێمە لای جەنابتان ئێوەش وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو یەکێک لەو کەسانەی کە حزورێکی بەردەوامتان هەبوو لە خۆپیشاندانەکان و تەنانەت ئەشکەنجەش دراون لە ئاکامی ئەو ڕووداوانەدا بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت ڕۆژانی داهاتوو دەری خست ئۆپۆزیسیۆن بە چەک و پارە و میدیایان تەرخان کردبوو بۆ لێدان لە دەسەڵات بە تایبەتی یەکێتی و پارتی بە تایبەتی تریش پارتی و هەر ئەمیش ئەڵێت کە ئەمە موامەرەیەک بۆ دژ بە پارتی دیموکراتی کوردستان کراوە چونکە بۆچی لەبەر دەرکی سەراوە خۆپیشاندانێک ڕێکخراوە بۆ پاڵپشتی لە میسر و تونس و نازانم ئەم شتانە کە چی دەبینی ڕێک دێت بۆ بەردەم لق هەمویان سیرەکی جامانەی سووریان پێ تەنانەت ئەڵێت لە کاتی لێکۆڵینەوەی ئەسەری چەندین فیشک بە بینای لقەوە بووە ئەمە چیمان پێڵێ وە کاکە بەکریش لە قسەکانی وتی کاتێک خەڵک وەکو خۆی وتی کاتی ڕیڤۆڵت و خەڵک هەڵەسێ ماس هەڵەسێ جارێ خۆی وتی ئیتر عقلانیەت حزوری نابێ وەکو مێگەلێک هەڵەسن و ئیشەکانی خۆیان چۆن ئەڵێت دوای مێگەل کەوتووە من سوپاسانەکەم سوپاس بۆ بەرنامەکەەوە لە ڕاستیە سڵاو ێرم بۆ گیانی هەموو شەیدانە و ئومێدی زوو چاکبوونەوە بۆ
ئەو بریندارانەکەم کە تا ئێستا شاگرد بوونەوە کە قوربانی دەستی ئەو ڕووداون لە ڕاستیە مەسلەی حەبە شوبات یعنی من لە ڕەنگە ئێستا ئێمە نەتوانین لێرە لە ڕووی نەزەری و لە ڕووی تیۆری ئەوانە قسەی لەسەرکەین و من خۆم دڵنیام لەوەی کە ینی مێژووی دابش کردو ینی پێش حەبەی شوباتەوە بۆ دوای حەبەی شوباتە ینی زۆر وازەحە ئەوەی کە لە ڕاستیە ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان خۆپیشاندانی بە یاسا قەدەغە کردووە وانە ینی لە کۆمەڵێک ناحەقی نەعەدالەتی گەندەڵی و زۆر کاری خراپی تریش کە لە هەرێمەکە ئەگوزەریە ئەمە خەڵکەیەنێتە سەرجادە دوجار ئەم خەڵکە لە نەتیجەی با بڵین شێوەی ناڕزای دەربڕینەکەیە ئاراستەیەک وەرەگرێ بەرەو شوێنێکە ڕاتوانە تر ئەم شوێنە لە سلێمانیا شوێنێکی دیارە مەسەلا شاڕی سالمەوەی کە پێوترێت ئەگاتە بەردەم بارەگایەک یعنی بە بڕوای من ئەمە ینی ئەگەر ئەوەی کاگەەوە بەکرد وابێت ئەوەی کە ئەنی بۆ نمونە ئەو خەڵکە ناعەقلانی ینی با بڵین وەکو مێگەل نازام چی تەفسیری خراپ بۆ قسەکەم ئەگەر من بەرمەبنای بەزمعەیە تیۆری گەورەی سۆسیۆلۆژی من حکمێکی ئەخلاقی نییە من ڕێمدا تۆ قسە بکەین حکمی ئەخلاقی نییە منش لەو ڕۆ ئەگەر وابێ لە ڕاستیا کاردانەوەکە چەندین جار ناعەقلانی بووە ینی ئەگەر وابوو بەو مەنتیقە بێ ئەوە کاردانەوەی بە تەحدید پارتی دیموکراتی کوردستان بەڵام بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت ئێمە هەر کەسێک هاتۆتە سەر ماڵمان دیفاعمان لە یادگار بەڕاستی بەداخەوە ئەم تیۆری موامەرەکردنە لە کوردستانە شتێکە وەک شۆر عەرەبەکان هەرچیەک بێڵن ئیسرائیلە وای لێ هاتۆ لە کوردستانە ینی من بڕوام وایە چونکە خۆی پارتی با بڵێن لەسەر خەتی تورکیایە تا ئەندازەیەکی زۆرێکی نیشتمانی کوردستانی لەسەر خەتی ئێرانە لەبەرەوە هەموو شتێک یاڵێن ئەوە یا ئەڵێن ئەوە ێ باش ئەم دەستی دەرەچیە بدۆزنەوە ئاشکرایکەن ئەم ڕۆژە لە ڕۆژان ئەم دەستی دەرەچیە بێنن ئاشکرایکەن بۆی خەڵکی کوردستان ئیتر یەکلایی بێتەوە لەسەر ئەم دەستی دەرەچیە وەڵە ڕاستیا من ئیسە ژێڵێمەوە تەعاملکردنی ئەوان بۆ نمونە کاک یادگار من تۆ سیرکە ئەم برادرانی ئێمە بەیاننامە بۆ فەلوجە دەرەکەن پاڵپشتیانەکەن دەعمیانەکەن وانە باشە ئەوەی کە بەرامبەر ساڵح موتڵەق کرا لە فەلوجە وەرە ئەوە ئەگەر بەرامبەر فەرەزنە ئەندامێکی مەکتەبی سیاسی نەخێ بەرامبەر سەرۆکی هەرێم کرا لە کوردستانە نەخێ بەرامبەر سەرۆکی حکومەت کرایە ئاخۆ چی بقەومایە ئێمە لێرە خەڵک گەنجی ئەم شارە ڕێژوان و ڕێژوانەکانی تر بەردیان هاویشتووە بەر شوشەیەکەوتووە تۆ بیکەیسی وەڵامییتەوە کێبوونەوانی کۆبوونەوە خەڵکی ناڕازی بوو زۆر جار لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تۆمەتبار دەکرێن و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ژەڵێ ئێمە بەری ناڕازیەوە دوجار ئێمە هەمومان تاچین لەم کۆمەلگایە بە جۆرە جۆرەکانی تیما سیاسیمانەیە و خۆ حیزباتی حرام نەکراوە حیزباتی بە یاسا هەیە لە وڵاتە بەڵام خۆ ئەوە نییە کە ئیتر کە من مادەم لە کەسێک لە گروپێکی دیاریکراوە کارەکە ئیتر هیچ مافێکی نەبێ وەکو ئینسان وەکو هاوڵاتیەک بڕژێتە سەرجادە و ناڕزایەتی دەربڕێتوانە بۆیە لە ڕاستیە ئەم برادرانە ینی حەق وایە ئیتر واز لەمە بێنن ینی بەڕاستی ئەم مەسەلەی تیۆری موامەرە و خۆمان نەزانین مەسەلە کەسێک وەکو فازی میرانی و دەسە بڕینەوە يعني ام دز برينا ويا ام تيوري معامره لا تقرب الصلاه ام هنا تعامل شيء الله بوت شي ولا سياقك قلت يعني لا هر سياقك يا وتبيتي هز مبرر رجلي لبري كومال يجنس اصلا ويانا كان دريخه زار من هل بروان بوني تقكرابه بهيش بروان بوني خو بيشاندر تقيل لقي شوارك الدبيت يعني قمان هي لو اجل كرابتيش يعني او نازع من بخون باورم بوني بيش وانا كاي بيشان يدن كخلق لقي شوار تبري ولا سرباين لقي شوار وەکو چۆڵە ئیهانا کرێن قسەیان پێوتێت ئەمان ئەگەڕێنەوە اینجا تەقیان لێکرێتوان خۆ وێنە گرتە ڤیددیوەکان ئەومان پێڵن بۆی لە ڕاستی هەم تەعاملەکەش تەعاملێکی زۆر نامەنتیقی نائەقلانی و زۆر حیزبیانە بوو لەگەڵیان هەنی بۆ نمونە هێز لە هەولێر و گاتە سلێمانی اینجا سەرۆکی حکوومەتیە و کاتە کاک دکتۆر بەرهەم پێزانێت يعني اما خوي دليلي اويا كهم تعاملك تعامل شي حزبيان ابو لقال هم تعامل شي شارستانيان نبو تعامل شي مدنيان نبو كردويكي شارستاني بو بله كردويك شارستاني بو كومل خلق لبر دركي سراكو بونو تو دواتر بشونك ارون ومن بروانا كم شتينا طبيعي يعني زور سپاس دكتور كاك سليمان ديما لايتو توكو كادريكي يكيتين اجتماعي كردستان دكتور لقسەکانی ئاوازی بەوە کرد کە لایەنەکانی دەسەڵات وەک چۆن عەرەب هەمیشە ئیسرائیل تاوانبارەکە ئەمانیش بە تیۆری موامەرەی شەکەن و هەمیشە دەستێکی دەرەکی هەیە لە ڕووداوەکانە ڕای تۆ چییە لەم بارەیەوە وڵای لەوانەیە بۆی لە حقەتەکە بگەڕێ هەرسێ بۆچوونەکە لێک دەگەی سەر حقەتەکە ینی حقەت بە ڕێژەی نەلای هیچ لەو برادرانە نەبوو ینی بەداخەوە من دیگەرانم لەوەی کە تا هێشتا مناقەشەمان ینی دەڵێ ڕۆژێ دوای هەفتەی شوباتی مناقەشە دەکەین و ئەم شیکار و لێدوان و ملانیانەی ینی ئەم قسە و ئاخاوتنانەی کە لەم بەرنامەیە دەکرێت لایەن برادرانەوە دەڵێ یەک ڕۆژ بەسەر هەفتەی شوبادا تێپەڕیوە ینی ئێستا بێت چی بوو بە تۆ لەم گەڕ بە منیش قسەی خۆم کە بەلەوەی جناب پرسیەکەی بە بڕای من ئێستا لە قۆناغێکی تازەداین پێی سەرسەرم قۆناغ قسە بکرێت هەفتەی دوای ئێستا لە سەردەمی پۆست هەفتەی شوبات دەین هەفتەی شوبات بە هەموو جوانی و ناشرینەکانی لە بەردەمماندایە
بەڵام لە قۆناغێکی تازەدای و ئەم قۆناغا ڕووداوەکانی ڕابردوو کۆبوونەوەی نێوان گۆڕان وێچەتی کۆبوونەوەی نێوان گۆڕان و پارتی کۆبوونەوەی نێوان گۆڕان و یەکگرت و ڕیزبەندیە سیاسی تازەکان هەموو ئەوانە پێمان دەڵێن کە ئێمە لە ڕووی حزبی و سیاسیەوە قۆناغێکی دیکەمان بەردەستە کردووە ینی عیبەکە ئەوەیە ئەم مناقەشە بۆ لەسەر ئەم قۆناغە تازانیە بۆ لەسەر قۆناغی پێش پێش حەفدەی شوباتە بمبورە لەگەڵ قسەکەت پێ قەتع کەمەر وەکو دەوڵەمەندترکردنی قسەکانی تۆ وەڵامێکم بیتەوە دکتۆر فایق لە قسەکانیە ئاماژەی بەوە کرد و دکتۆریش لە قسەکانی بەمان شێوە ئاماژەی بەوە کرد ئەڵێت ئێمە هێشتا لە قۆناغی پێش حەفدەی شوباتین ئەگەر وەکو تۆ ئەڵێ لە قۆناغی پۆست حەفدەی شوباتین لە دوای حەفدەی شوباتین یعنی کۆمەڵی قسە دێتە ئاراوە کۆمەڵی مبەریر هەیە کە نەخێر هێشتا لە پێش حەفدەی شوباتین بۆ نمونە ئەوەی تەقەی لە خۆپیشاندەران کردووە تا ئێستا دەستگیر نەکراوە ئەڵێ ژمارەیەکی زۆر کەمیان چوونەتە بەردەم دادگا بڕیارە حەفدە خاڵەکەی پەرلەمان کە من ئەر حەفدەیم لە بەردەستە هێشتا ئەڵێن هیچی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بڕیارەکانی سەرۆکی حکوومەت بڕیارەکانی سەرۆکی هەرێم ئایا هەست ناکەی ئەم ینی ئەهەمیەتی ئەمەوا ئەکات کە هێشتا ئێمە لە ناو حەفدەی شوبات بین و قسە لەسەر حەفدەی شوبات بکەین و نەچوو بینە قۆناغێکی دوای ئەوەوە جیاوازە لەسەر تۆ قسە لەسەر حادەسەکە بکەی لەسەر خۆڵقانی حادەسەکە بکەی یعنی تۆ ئەوی پێم دەڵێ مەسەرەن کە تەقەکەرەکان ئەوەی کە تەقەی کردو ئەوەی کە تەقەی لێکراوە ئەوەی کە شەهید بوو ئەوەی قوربانی ئەوەی کە جەلادە پەیوەندی بە حادەسەکەەوە هەیە بەڵام پێش حادەسەکە خۆپیشاندان بووە ناڕزایی بووە گربوونەوە بووە ینی تۆ بۆ ئێستا مەسەرەن مۆزوعەکە ببەسێتەوە بۆ بەمەوە پێش ئەمە شتێکە ئێمە پێویستە چارەسەریکەین ینی خەڵک هاتوۆتە سەرجادە هێزە سیاسیەکان ململانەیەکی زبریان کەوتۆتە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دیوارێکی گەوران لە نێواندا دروست بووە پێش ئەوەی تەقە بکرێت پێش ئەوەی کەس بریندار بکرێت ینی خۆ ئەمان بۆیە نەهاتوون بڵێن خەڵک دەکوژرێ بۆیە نەهاتوون لە تەقە کراوە پێش تەقەکردنەکە شتێکە بووە لەم ئێمە لانی کەم بڕوای من یەکێتی و پارتی لەگەڵ سەیرانەکەی ئۆپۆزیسیۆن لەسەر قسەی جددیان ینی بەشێک لە قسەی جددیان لەسەر ئەم مەسەلانە کرد کە حەفدەی شوباتی خۆڵقاند و هێشتا ئێمە لەوەدا ینی بەڕاستی حەفدەی شوبات چی گوت یان چی نەگوت ئەی شەقام لەکوێدایە من یەکێتی و پارتی سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن کێشەمان نییە ئەمان دانیشتون و سازشەکەن بەڵام ئەی شەقام لەکوێدایە چونکە ڕایەکەیە لەناو ئەوانەی ڕێبەری خۆپیشاندانەکە بوون ئەڵێن نەخێر ئۆپۆزیسیۆن نوێنەری ئێمە نییە دەزانی ئەمە دەمانباتەوە سەر مناقەشەیەکی جەدەلێکی زۆر ڕەشوسپی من ئەم ڕێی من وڕوئیا من لەم مەسەلەی زۆر ڕوونە من نامێ بگەڕێمەوە سەرەوە بۆ ئەوی برادران شەقام نوێنەرانی ئۆپۆزیسیۆن لەمە هەستیان بریندارن و داریچکرد نەکەوینەوە سەر ئەم جۆرە مشتوم و ڕوودەدەرە عەقڵانی و عاتفیە کە من نامەوێت لێردا بۆیکردنە ئەگەر من پێم وایە پێشووتریش و ئێشتر گوتومە شەقام وجودی هەبووە بەڵام بەشێکی شەقام بووە بەشەکەی دیکەی ئەزندایەکی سێقۆڵی بووە وەکو چۆن ڕاستی کردو بەڵێ لە ناو کاکە دەزانین چۆنە بەم متڵقێنە بەڵام لە ناو دەسەڵاتیشدا نوێنەراتێکی شەقام هەیە لە ناو ئۆپۆزیسیۆنیشدا نوێنەراتێکی شەقام هەیە شەقام یعنی بە شێوەیەکی مطلق یەکێتی پارتی نوێنەراتی ناکەن و بە شێوەیەکی مطلق ئۆپۆزیسیۆن نوێنەراتی ناکە و شەقامی شتێکی سەربەخۆ و سەحری نییە بەتەنیا هەبێ لێرە یعنی خەڵکی کوردستان ئەگەر ڕنگدانەوەی هێزە سیاسیەکانی نەبێ ئەی ڕنگدانەوەی چییە ڕنگدانەوەیەکی سەربەخۆ خوازانەی مجرد نییە کاکە خەڵکی کوردستان بە شێوەیەکی ڕەها دابەش بۆ بەسەر ئەم پارتانە داکەهن بە 1 2 3 4 تا ئاخری بۆیە من یعنی ئەمەی کە بەلامەوە گرنگە حەفدەی شوبات لە قسەیەک بکەین بڵێن حەفدەی شوبات لەنێ ئەوەی هیچی گوت ویتی نەگوت شتێکی تر هەیە یعنی ئەوەی هیچی نەگوت پێ ئەوەی هەموو شتێکی گوتە بێ یعنی بەشێک لە پامەکەی گەیاندووە بەشێک لە پامەکەش نەگەیشتووە ئێمە قسە لەسەر ئەم نیوە ناچڵیە پێویستە بکەین لە خاڵی یەکەمدا خاڵی دووەم یعنی بە بڕای من بۆ دەڵێم لە قۆناغی دوای حەفدەی شوبات دانێستە یعنی بە یعنی ئەوە نییە من بڵێم ئێمە هەموو شتێکمان تێپەڕاندووە گەندەڵی نەماوە عەدالەت بە تەواوەتی تەسپیوە ئازادیمان بە تەواوەتی فەراهم کردووە من کە دەڵێم لە قۆناغی پۆست حەفدەی شوبات داین مەقسەدم ئەوەیە ئەم ململانە تەقلیدی و چوەرەی لە بینی ئێمە و گۆڕاندا هەبوو مام جەلال و کانوشان بە کۆتاییان دەها لە کۆبوونەوەکەی دەباشان مام جەلال و کاک مەسعود کاک نەوشیروان و کاک مەسعود بە کۆتاییان هێناوە لە کۆبوونەوەی دوو قۆڵی و چەند قۆڵیدا ئۆپۆزیسیۆن هاتوۆتە ناو معادلەکەت یعنی ئێمە من کە دەڵێم تۆ من سلێمان ڕایەک هەیە لە ناو شەقامە من قسەم لەگەڵیانە کردووە پێش بەرنامەکە ئەوانەی لەسەر شەقام بوون و ئەوانەی ئەندامی ئەنجومەنی کاتی مەیدانی سەرای ئازادی بوون ئەڵێن ئێمە نازانین
نەوشیروان مستەفا ئێمە نازانین لایەنەکانی سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن لە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی هەرێم لە کۆبوونەوەی لەگەڵ نێچیروان بارزانی و بەرهەم ساڵح کە نوێنەری یەکێتی و پارتی بوون وە لای لایەنەکانی نازانین باسی چی کراوە کەواتە چۆن ئەکرێ بڵین ئەمانە نوێنەری ئێمە بە بڕای من مبالغەیە لەوەی کە بڵێن نازانن چی کراوە ئەجنداکان ڕوونن دیارە ئێمە و ئۆپۆزیسیۆن لەسەر چی کێشەمانەیە بەڵام شەقام داوایەوە کرد کە دەستور بگۆڕێت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوا بگەڕێتەوە کاکە نەخێر کاکە ئێستا بۆ نمونە ئێستا ئێمە پێش ئەوە ئێمە مەثەن تۆ قۆناغی پێش هەفتەی شوبات تەماشاکە پێش هەفتەی شوبات ئێمە لەسەر لەو سەردەمەوە هەفتەی شوبات بۆ ئەوە ئێمە و پارتی دەستورمان تێپەڕان وانە بەڵام هێشتا باسی ئێوە دەکەین ئێمە و پارتیش لەگەڵ گۆڕان ویلانەکانی دیکە لەسەرەوەین کە دەستوری ژۆکە و مەسەلەکانی دیکە سیستەمی سیاسی ئەم وڵاتە قابلی مناقەشەکردنە قابلی پێداچوونەوەیە بە شێوەیەکی دیکە من پێ بڵم بە بڕای من ئێمە لە سەردەمی هەفتەی شوبات بۆ هاتووە بەردەوەی پەیوەندی بە خەڵکەوە هەبێ پەیوەندی بە هێزە سیاسیەکانەوە هەبووە شتێکی پەیوەندی بە خەڵکەوە هەیە لەم لایدانێ شتێکی پەیوەندی بە هێزە سیاسیەکانی هەیە لێرەدانێ ئەوەی کە داینەمۆی مەسەلەکەی پێ بەرژەوەندی هێزە سیاسیەکانێتی بە بڕای من ئەمە ڕووی خۆمە جگە لە یەکێتی نیشتیمانیش ئێمە لە هەفتەی شوباتدا وەرە دوای هەفتەی شوباتەوە لەم لە حەزێشدا ئێمە سەردەمی شەراکەتێکمان بە کۆتایی هێناوە کە شەراکەتی یەکێتی پارتی بووە و شەراکەتی 50-50 بووە ئێمە بەقۆڵی ئەم ڕێگات پێدەم دوای ناوبڕەکانە تەواوکەی ناچارم ناوبڕێک وەرگرم ڕێک لەسەر شەراکەتەکە بینەرانی عەزیز ناوبڕێک وەرەگرین و بەردەوامە بین لەگەڵتان بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت و لەم ڕۆی بەرنامەکەدا قسە لەسەر هەفتەی شوبات و ڕووداوەکانی هەفتەی شوبات و بەڵێنەکانی حکوومەت دەکەین بۆ هاوڵاتیان و خۆپیشاندەران کاک سلێمان پێش ناوبڕەکە باست لەوە کرد کە هەفتەی شوبات کۆتایی بە قۆناغی 50-50 و بە قۆناغی شەراکەتی نێوان یەکێتی و پارتیەنە گەر زۆر بە کورتی ڕوونی کەیتەوە من دەمێ ڕوونیکەمەوە یعنی کەڵم ینی کۆتایی پێهێنا مەقسەدم لەوەی بڵێم لەم سەردەمەدا کە هەفتەی شوبات ڕۆدا پێشتریش بێگومان ڕیزبەندەکە لە کوردستان دەگۆڕێ سێ ئۆپۆزیسیۆن گۆڕان لە ناوچەی یەکێتیدا دیفاکتۆیە و یەکگرتووی ئیسلامی لە ناوچەی پارتیدا و لەو ناوچانەی کە پارتیدا زاڵە دیسان هێزێکی سیاسی دیفاکتۆیە و لەولا کۆمەڵی ئیسلامی هەیە لەولا نخبەیەکی ناڕازی هەیە باسی ئەوە دەکەم کە ئێمە لە بەردەم واقعەکداین لە هەفتەی شوبادا ئەم واقعە گۆڕاوە هێزە سیاسیەکان کە دێن بە شێوەیەکی شەرمن دێن ئەم واقعە لە ڕێگەی خەڵکەوە تەرەح دەکەن ئەنی عیبەکە لەوەدایە ئەم هێزە سیاسیانە دێن بە ناوی شەقامەوە بە ناوی خەڵکەوە بە ناوی ڕەوایەتی کۆمەڵانی خەڵکەوە دێن ئەم مەسەلەی تەرح دەکەن ئەگەر بە بڕای من بە شێوەیەکی عەقلانی بە شێوەیەکی 1 و 2 3 و 4 و بە ئەجندایەکی ڕاشکاوانەتر ئۆپۆزیسیۆن لەو لەحزەیەدا ئێشتا تا ئەم لەحزەیەش بیتوانی باە باز لە گوتاری شەراکەت کاکە گوتارێکی ڕەوایە بەسەر یەکێتی پارتیدا ئێمە هەفتەی شوبات تووشی بەرەکەوتنی خوێناوی نەدەبووین و بە بڕای من یەکێتی پارتی دەبێت ئەوە بزانن کە ئێمە هێشتا لە بەردەم قۆناغێکی دیکەی تازە داین چونکە ئەگەر ئێمە تا 25 حەوت 50-50 ئەم وڵاتەمان بەڕێوە بردەبێ و ئەم شەراکەتە عیبی نەبوو بێ یان پەیوەندی استراتیژی یەکێتی پارتی ڕێکەوتنێکی گرنگ و زاڵ و مێژووی بوو بێ بەڵام لە دوای هەفتەی شوباتەوە و لە سەردەمی 25 حەوتەوە دەبێت بە تەنیش ئەم ڕێکەوتنەوە ڕێکەوتنێکی کە بێ بۆ چونکە چی دیکە ڕێکەوتنی نێوان دوو هێز ناتوانێت ئارامی کۆمەڵایەتی ئارامی سیاسی و ئارامی حزبیش لێک بێش ئەم شاروناوچانە دەستەبەر بکە بۆیە ینی بە بڕای من با بە شێوەیەکی واقعی قسە لەسەر هەفتەی شوبات بکەین هەفتەی شوبات پەیوەندی بە شێوەیەکی مطلق پەیوەندی بە لایەنە سیاسیەکان و بە بەرژەوەندی لایەنە سیاسیەکانەوە هەیە ڕەوایە بەڵێ دکتۆر دێمە لای تۆ لە قسەیەکیشدا گەر ئەوەشت بەبیر بێنمەوە لە یەکێک لە چاوپێکەوتنەکاندا وتوتە یەکێک لە خاڵە نەگۆڕەکانمان ئەوەیە کە ئەم جارەش ئۆپۆزیسیۆن فێڵمان لێ دەکات کەچی لایەنەکانی دەسەڵات ئەبینی مەیدانی یاخود ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی بەوە تۆمەتبارەکەن کە لەژێر ئەجەندای ئۆپۆزیسیۆندا بوون و ئەوان داینەمۆی ئەوان بوون ئێمە ئەو ماوەی کە لە من جارێ بەڕاستی وەڵامی کاک بەکر و کاک هێنەدەمەوە یەک بە کورتی خۆپیشاندانی خاڵک چالاکی جەماوەری مەدەنی خەڵک زۆر عەقلانیە شتێکی ناعەقلانی نەبووە چونکە خەڵک لە ڕێگەی کۆبوونەوە و ناڕەزایی دەربڕینەوە و ئەوانە ڕێپێوانەوە داوای مافی خۆی کردووە بەڕاستی ئەوەی کە ناعەقڵیانەتی پەیڕەو کردووە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا دەسەڵاتی کوردیە کە هەچی جونگەکانی ژیانی ئەم میلەتە یەخسوێتە ژێر بە ئەوینی خۆیەوە حکمی بنەماڵەیی ئابووری وڵاتی داگیر کردووە ڕاگەیانی داگیر کردووە ئازادی نییە و چی تا کۆتایی
ئەوەی کاک سلێمانیش هەر دووبارەیە کاتەوە لەسەرەوە کە ئەمە مەسەلە حەڤەی شوبات سراعی بینی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بووە نەبووە ناوە نەبووە ئەوە خەڵک مافی خوراوە خەڵک مافی خوراوە عفومکە من واتێ گەیشتم بەڵێ خەڵک مافی خوراوە داوای مافی خۆیەکە لەم کاتانەشە خەڵک لەگەڵ ئۆپۆزیسیۆنە نزیک بووە پێکەوە خەباتیان کردووە ئەمە شتێکی زۆر احتیاطیە بەنسبەتەوە حاڵەتەوە پرسیاری تۆیەکەی لەسەر مەسلەی ئۆپۆزیسیۆن بەڵێ ئێمە لە سەرەتا ئۆپۆزیسیۆن بێ هیوای کردن بەڵێ ئۆپۆزیسیۆن کەی بێ هیوای کردین دوای ئەوەی کە خۆپیشاندانەکان سەرکوتکران تەبەن دەسەڵاتی هەرێمی کوردستان هەڵوێستی بەرامبەر بە خۆپیشاندانەکان هەڵوێستێکی ئەمنی بوو مەسەڵەن بۆ نمونە تۆ باسیەوە کرد کە ئەمەد گێرە شێوێنی هەیە ئەمە دەستێکی بێگانەی لە پشتەوەیە جارێک وایانەوت هێزیان ناردەسەر مانتەقەیان نەکرد خەڵکیان نەکرد جارێکیش مەسەن کۆبوونەوەکەی پەرلەمان و حەڤە خاڵیەکەی پەرلەمان قسەکانی سەرۆکی هەرێم قسەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یعنی دەسەڵاتی کوردی بەرامبەر بە حەڤەی شوبات هەڵوێستێکی سابتی نەبوو بەڵام ئەخیرن لە کۆتاییە هەربایدەوە بەسەر چارەسەری ئەمنیە دوایی کە چارەسەری ئەمنی بوو ئێمە ئەو کۆمەڵە خەڵکەی کە لە مەیدانی ئازادی بووین ئەمان ویست ئەنجومەنەکە بمێنێتەوە ئەمان ویست قیادەی ئەو هینە هەبێتەوە با بڵێن خۆپیشاندانەکان بمێنێتەوە و خۆمان ئامادە بکەین متابعی داواکاریەکانی خەڵک بکەین و ئەگەر داواکاریەکان جێبەجێ نەکران ئێمە چالاکی تر بکەینەوە بەڵام بەداخەوە ئۆپۆزیسیۆن زۆر دژی ئەوە بوو ئەلێرایە مەسەلەکەی ئێمە ڕەخنەما لە ئۆپۆزیسیۆن کرد بە تایبەتی برادرانی یەکگرت و بە هەموو شێوەیەک دژایەتیان کردین یعنی هی گۆڕان هەندێ ئەیان کرد بەڵام بە شێوەی ناڕەزمی کۆمەڵ هیچ قسەی نەکرد هەڵوێستی وای نەبوو دژی ئێمە برادرانی یەکگرت و لە هەموو شوێنێک ئەم ئەنجومەنە نەماوە وایە لەگەڵ هەندێک لە برادەرەکانی خۆشمانە ئەوانیان کە بڕۆیان وا بوو ئەنجومەنەکە تەواو بوو ئێتر پێویست ناکە باش ئێمە خەباتمان کردووە شەهیدمان داواکاریمان هەیە ئەبێ ئێمە جێتێک بێ شوێنی ئەم داواکاریانە بکەوێت ئۆپۆزیسیۆن ڕخنانی لە جەنابتان نەگیرێت ینی بە سەریحی ڕوبەڕووی تۆکرێتەوە ئەوەی ئەوترێت کە تۆ سەردانی سەرۆکی هەرێمت کردووە بۆ ئەوەی چۆن بڵێ خاڵەکانی یاخود داواکاریەکانی ئەو خۆپیشاندەرانەی بەردەرکی سەرا بگەێنی و ڕاش دوا بووە کە چاکسازی دەکرێت تا ڕادێک متەفائیل بووی کە ڕۆشتووی بەڵام دواتر دەبینی کە هیچ لەو بەڵێنانی کە بەیەوە دراون ئەنجام نەدراوە ئێمە کاتی خۆی پەرلەمان داوای کرد سەرۆکی ئەنجومەنی وەزیران داوای کرد سەرۆکی هەرێم داوای کرد بچین بۆ لای داواکاریەکانی بۆ بێن نەشوێن بەڕاستی نەڕۆشتین زروفێگاتە پێشەوە بۆچی ناڕۆشتین دەسەڵات ئەیوت خەڵک جیایە و ئۆپۆزیسیۆن جیایە ئێمە ئەو کاتە ئەمانویست فەرقێک یان جیاوازیەک با بڵین دووبەرەیەک یا ئینشقاقی نەکەوێتە نێوان خەڵکی ناڕازی ئۆپۆزیسیۆنەوە بەڵام دوای ئەوە کە زانیمان ئەوە هەڵوێستی ئۆپۆزیسیۆنە و هەندێک لە برادرانی ئێمە ژوازیان هێنا پشتیان لە مۆزوعەکە کرد ئێمە کۆمەڵێکمان لەو خەڵکە کە مابووینەوە چوین لای سەرۆکی هەرێم دیدارمان لەگەڵا کرد بەڵام ئەنجامی بەڵام ئەوترێت کە ئێوە نوێنەری خۆپیشاندەران نەبوون و ئیتر خۆ ئێمە کێ بووین باشە بۆچی ئێوە منتان بان کردە بۆ ئێرە بۆچی نوێنەری خۆپیشاندەران نەبووین مەسەڵەن ئێستا کاک بەکر باسیەوەی کرد پێشەوەی ئەم ئۆپۆزیسیۆنیش دروست بێ ئەو برادەرە کاتی خۆی یەکێک بوو لە ڕازیەکان لە ناڕازیەکان لە شەقامی هەرێمی کوردستان ئێمە بەردەوام حزومان نەبووە چەندین جار پێشەوە ژێمە گیراوین پێش حەڤەی شوبات لەسەرەوە دوایەوە ئێمە لێو بین خەڵک بڕوای پێمان هەبوو کاتی خۆی کە ئەنجومەنەکەمان دروست کرد خوێندمانەوە بۆ خەڵک وتمان ئێوە ڕازین ئەمە ئەنجومەنە بەم شێوەیە بێ قیادەتان بکەین ئیتر مەسەلەکان چۆنە دوای ئێمە ڕۆشتوین ئەم داواکاریانەی خەڵکمان بۆ سەرۆکی هەرێم خوێندوتەوە مەسەڵەن یەکێ لەو شتانەی کە بۆمان خوێندوتەوە مەسەڵەن ئەمە داواکاریە هەنووکەیەکانە ئەمەش داواکاریە بنەڕەتیەکانە بە سەرۆکی هەرێممان وتووە چاوپیا خشاندنەوە بە ڕەشنووشی دەستوری هەرێمدا بە مەبەستی داڕشتنی دەستورێکی هاوچەرخی دیموکرات پەرەگرافی ئەخیری لە هەر جۆرە هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک کە سەرۆکی هەرێم تەنها لە ڕێگەی پەرلەمانەوە ڕبژێرێ ئێمە ئەومان بە سەرۆکی هەرێم وتووە خۆ نەچوین شتێکی هین بکەنەوەانە لەبەرەوە احتیاجی خەڵک بۆیە ڕەخنە بگرێ بەڵام ئێمەش بۆمان هەیە وەڵام بەڵێ دکتۆر گەر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە ئەو خاڵانەی ئێوە خستوتانەتە بەردەستی سەرۆکی هەرێم لەو کاتەدا هیچی جێبەجێ کراوە ئێمە بەداخەوە ینی ئەو خاڵانە سەرۆکی هەرێم وتی داواکاریەکانتان ڕەوایە لەگەڵ لایەنی پەیوەندیدار دانیشین گفتوگۆەکەین
بەڵام ئەگەر ناڕاستەوە خۆش جێبەجێکرا نانود ئەمە داواکاریەکانی خەڵکەکە کەواتە دووبارەیەکەمەوە هێشتا لە خۆناغی هەفتەی شوبات داین بەڵێ زۆر کاکە بووبەکر دێمەلای بەڵێ لە بڕیاری ژمارەیەکی ساڵی 2011 مەم بەستم ئی پەرلەمانە ئەوەی پێوترێت بڕیارە هەفتە خاڵیەکە لە خاڵی 6 و لە خاڵی 7 و 8 ئەڵێت پێویستە لیژنەی باڵای لێکۆڵینەوە کە لەلایەن حکوومەتەوە پێکاتەوە لەلایەن ئەندامێکی دادگای تەمیزەوە سەرۆکایەتی بکرێت و ئەندامەکانی کەسانی شارەزا و بێلایەن بن و بە زووترین کات ئەنجامەکەی بخرێتە بەدەم ڕای گشتی خراوە لێ دادگا پرسە بەڵێ گەڕێگەم بێ لە خاڵەکەی تراڵێ لە مامەڵەکردن لەگەڵ بارودۆخەکەدا کەم تەرخەمی لەلایەن دام و دەستگاکانی پۆلیسی و ئاسایشدا هەبووە و دوای ئەنجامدانی لێکۆڵینەوە دەبێت لایەنی کەم تەرخەم ئیجراعاتی یاسایی لەگەڵدا بکرێت هەروەها بەرپرسی دەستگا ئەمنیەکان ئەوانەی کەم تەرخەمەیان نەواندووە بە گوێرەی یاسا مامەڵەیان لەگەڵدا بکرێت هەرو کاتە نێچیروان بارزانی وتی کە ئیدارەی شارەکە کەم تەرخەم بووە ئەمە دوو خاڵن لەناو هەفتە خاڵەکە ئەکری ئەنجامەکەین پێ بڵێ ئەفم کە پێشەوەی باز بنێ بنەوە مۆزوع باسی ئەو حەدەسەی کە ڕوویدا بڕاستی ئەو شەیدانە تەنیا لە شەید کۆمەڵ خەڵکێک نەبوون شەید بوون لە ئۆپۆزیسیۆن خەڵکیشی تیا بوو لە دام و دەستگا حکوومەکانە بەڕاستی ئەمە ناق ئەگەر چی ئەو بۆ ئۆپۆزیسیۆن ئەوانەی شەید بوون سەر بە ئۆپۆزیسیۆن ئەڵەم تەنیا خەڵکانێک نەبوون ئەو شەیدە بە ڕێزانە ناو ئۆپۆزیسیۆن نابن و ناو خەڵکان بوونیان ئەو شەیدشی تیا بوو لە سلچێشی ئەمنی حکوومەت ئایشە کرد یعنی لە هەڵەبجار شورتە هەبوو لە کەلارە و کەسێک بلایەنگیر دۆست و ئەندامی پارتیش بوو کە شەید بوو لە زمانیا ئەوەی کە بەڵام ئەمە مبەڕیر نییە نامبەڕیر نییە بەڵام بۆ ئینساف و بۆ ئەو شتانە بەنسبەت کاک سۆر مەسەلی ناعەقڵانیەوە بڕاستی من لە کاکە قسەم کردووە ئەمەوێ بچمەوە سەری چۆن تەوزیع بدەم بەڵێ نەک تەنیا ئۆپۆزیسیۆن تەواوی هێزە سیاسیەکانی هەم وڵاتە و تەواوی هێزە کۆمەڵایەتەکانی هەم وڵاتە و تەواوی هێزە کولتوریەکانی هەم وڵاتە هەمووی لەسەر پانتایشی گەورەی ناعەقڵانیەشی من لێرەوە کە قسە ئەڵێ لە دوای ڕاپەڕینەوە هێزەکانی دەسەڵات لایەنەکانی دەسەڵات ڕاپەڕانی خۆی لەحزێشی ناعەقڵانیە شۆڕش کاکن شۆڕش و ڕاپەڕین و ئەمانە بمبەخشە قساکەم ناعەقڵانیە بەڵام ئەو فترەی کە دوای شۆڕش دێ من تا ئێستاکەش پێم وایە ئێمە لە شۆڕش داین مشکلەکە ئەوەتە لە شۆڕش داین بەو مانایی هێشتا کە هەندێک شەرعیەتی سەوری هەیە تەواجودی هەیە و کاتێ ئۆپۆزیسیۆنیش پەنا ئەباتە بەر هەڵسکاری دەسەڵات بە هەمان میکانیزمی شۆڕش گێڕانەکانەکە لە کاتێکدا ئۆپۆزیسیۆن بوون کە دەسەڵات فعلەن لە شوێنەکە کورتی هێناوە لە عەقڵانیکردنی مؤسساتە لە عەقڵانیکردنی سیاسەتە لە عەقڵانیکردنی یەک دنیا شتا کە حکوومەتداریەکە پێویستە لەسەری بەڵام ئۆپۆزیسیۆنیش نەیتوانی پرۆژەکە پرۆژەیەکی ئەلتەرناتیڤی عەقڵانی بکرد لێرەدا پرسیارێکی ئەبێ بکرێت بۆەوەی بەسەر گفتوگۆکەی تێنەپەڕین وەڵامدانەوەی پەرچەکردداری ڕەدفعلی لقێکی پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆپیشاندەران لەو ساتە وەختەدا بە هەمان شێوە ناعەقڵانی بوو بەڵێ بەڵام بۆ چونکە سەرکە ئەفمکە کاگەریە ئەوەی کرا ناعەقڵانی بوو ڕەدەگەش هەرە بێ ناعەقڵانی بێ بۆ چونکە هەلو مەرجی کۆمەڵایەتی نەفسی کۆمەلگەی ئێمە هێشتاکە و تا ئەم لەحسەی شتایە ئەژین استعدادی تەواوی هەیە بە فعلی کە تۆ شتە ناو مەقارەوە گیانی دەیان کەس لە بەدەمەدیستیدایە یعنی من ئەم قسە ناتوانم قەنەعات بکەم بڵێم بە قەیناکە بینایەکە قەیناکە شوشەیەکە شکاوە بعد جێی بێڵن ئەوەی نەئەیەنا ئەوەی نەئەیەنا کە مەجموعەیە بەڵگەی گەوری شەیە تەخە کراوە بەڕاستی بەدەر لەمە یعنی ئەو مزاهراتنی لە کەلارە کراوە یعنی من خۆم خەڵکی کەلارم ئەو ڕێپێوانەی لە کەلارە کراوە بەسەر چەندین دەستگای حکومی تێپەڕیەوە بۆ سەر مەقارێکی حیزبی ئەمە نوکتەیە ئەزانی ئەمە نوکتەیە بەڵام لە کاتێکدا حکوومەت مەسئولە لەو داواکارانە ببەخشە ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت پێویستە سوپا لە خۆپیشاندەران دوور بێ و بێلایانی خۆی بپارێزێت بە قسەکردن لەسەر خۆپیشاندانەکان ئەوەی کە لە عێراق لەو بەشەدا ڕووەدا ئەڵێەوە خۆپیشاندانێکی شارستانی ئەوەی لە بەردەرکی سەراکرا و لە سلێمانی کرا ناشارستانی بوو و باس لە دەستێوەردانی سوپاکات دکتۆر لە قسەکانی ئاماژەی پێکرد کە بە زەبری هێز ئەوانە لە بەردەرکی سەرات دەرکران کەواتە بۆچی بۆ ئەوان شەرعیە بۆچی بۆ ئێرە ناشەرعیەگەر ئەوەم بۆ ڕوون بکەیت کێشەکە شەرعی و ناشەرعی نییە کێشەکە ئەوە تا ئێستاکە نیەت پاچیەک نییە لایەنە سیاسەکانە نیەت پاچیەک نییە ناو ئەکتەرە کۆمەڵایەتەکانە نیەت پاچیەک نییە لە ناو بزوتنەوە کۆمەڵایەتەکانە بەڵام کێ قوربانیەکە لایەنە سیاسەکان نیەت پاچیان نییە ئەو کولتورە
ئەو کولتورەی 30 ساڵ 35 ساڵی کە تەواجودی هەبووە ئەم کولتورە لەسەر ئەساسی چی تەقسیماتێکی ئەخلاقی سیاسی سەوری بنیانراوە ئێستاکەش تەواجودی هەیە لەنا ئەو هێزانیشی کە لە دەسەڵاتانین ینی ئەو هێزانەی کە دەسەڵاتانین بە فعلی من تەسەورەکەمان هەمان کە خاونی جەبرێتی هەمان کولتور بوون بیان هێنا مشکلەی برادرانی ئۆپۆزیسیۆن و بشکلی برادرانی مەجموعەی خەڵک لە دەرەوە وەستان لەسەر دەموچاوەکان هەر دەموچاوێکی دردانە لەو باشتر نەبێ خراپتر نەبێ هەر تەسەور ناکەم مەلایکەتێک بێ مەسەلەی موامەرە منیش ئێستا ئەڵێم هەر ئەکتەرێکی سیاسی هەر کەسێک ناو قیادە پێی وابێ هەرچی معارەزایە و هەرچی داخوازی و هێز و بزوتنەوە و هەرچی گروپی بەرزکاری هەیە هەمووی تابووری پێنج و نازانم هێزە زۆر غەڵەتە ڕەنگە ئەم قەناعەتە هەبێ بەڵام ئەمەش دەلالەت لەوە ناکە بەفعلی ئەو حزبەیە کە جەنابەت کادری تیایدا ئەگەر یەک کەس بێ دوو کەس بێ بەڵام هەر لەناو ئەو حزبەی شاکە فعلەن حرەکاتی ریفۆرمی و ئیسلاحوازی تەواجودی هەیە و معارەزەی بەرامبەر وڵا کاگیارگەریان من پرسیار ناکەم من هەڵبەتە ڕێزێکی زۆرم هەیە بۆ هەموو بۆ چونانی کە پێششگران بەڕاستی وادارم لەوە دوورکەوینەوە حەفەی شۆبان لە ڕووی کۆمەڵایەتیەوە چی بۆچی نەبووانە چکە ڕاگەن ئەسڵان بەرنامەکە جەنابیشی بۆ ئەوەیە حەفەی شوبات و ڕۆژانی دوای ئایا هێزەکانی دەسەڵات چیان کرد یاخود چیان نەکردووانە لە ڕاستیان من هیچ ناڵێم ینی ئەمە بڕیاری ژمارە دوی پەرلەمانە کە ئەو داواکارانەی جەنابیشتیایە داواکاری بنەڕەتی و داواکاریە هەنووکەیەکان ئەمە بە دەنگینەوە حەوەندان پەرلەمان دەرچووە سەرۆکی پەرلەمان و کاتە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بووە جێگرەکەی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەمە بڕیاری ژمارەیەکە ئەمە ئەوەی سەرۆکی هەرێمی کوردستانەکە لە 27 سی 2011 بڵاوی کردوێتەوە هەر بێن ئەمەی کە خۆیان ئیمزایان لەسەر کردووە هەر ئەمە جێبەجێکەن ئیتر هیچی تر بەس ئەمە جێبەجێکەن هیچی ترنا یعنی ئەمە گەورەترین با بڵین ڕەشبینیە لە دوای حەفەی شوباتەوە کە بەڕاستی ئەم دوو هێزە حکومڕانە یاوێنە بە خەڵ یاوێنە بە خەڵکی کوردستان یعنی ڕاستیە سەرەتاییترین شت مەسەلە چاوپێخشانەوە بە دەستوری هەرێمی کوردستان دەستگیرکردنی تاقەکەرەکان کاگیارگان نەک هەر تاقەکەریان نێیاوە بە دادگا جگە لەوەی با بڵین پۆلیسی کارەبا کە ئەویش لە ڕاستیە ڕەنگە ماڵی شەی سوورچیە و قسەی خۆیان هەبێ لەسەر شێوازی و میکانیزمی دادگاییکردنەکە دەیان جار نێراوە بۆ لای کەسوکاری ئەم شەیدانە بۆ سڵحی عاشایری باشە حەزیەکەی ئێستا خۆت تەلەفۆن لەگەڵ بنەماڵی شەید ڕێژوار و شەی سوورچیە و شەی شێرزاد و ئەوانی تری شابکەشەی گەرمیان لە چەمچەماڵ یعنی منطقی تایە تۆ خەڵک بنێری بۆ سڵحی عاشایری لە دوای حەفەی شوبات و بۆ داوای سڵحی عاشایریەکەی لە ماڵی شەید ڕێژوان بۆ ئەوەی کە با بڵین تاوانەکەی کردووە بۆ ئەوەی کە تاقەکەی کردووە بۆی ئەمری تاقی دەرکردووە هەر جۆم لە تۆ گر ئەزانی چی ئەمە ئەیسەلمێنێ ئەم دوانە مؤسسات ئەیسەلمێنێ ئەم دوانە دامەزراوەنین ئەیسەلمێنێ ئەم دوانە لە ڕاستیان ناتوانن بەڕاستی چاکسازی بکەن ئەیسەلمێنێ ئەم دوانە لە ڕاستیە بە هیچ شێوەیە بڕوایان بەوەنی ئەجینا من حرمەتێکی زۆرم هەیە مەسەلەی ئۆپۆزیسیۆن ئەگەر حەزی لە شەراکەت و ئەوانە بێت یعنی ڕاستی ئەگەر ئۆپۆزیسیۆن بە تایبەتی گۆڕان ما بڵێن ئەگەر حەزی لە شەراکەت وایە بسوێن چ حەوت دەچۆن ناو حکوومەتەوە خۆ پیان وت خۆ ئەو کاتە سەرۆکی حکوومەتی تەکلیفکراوی و کاتە دکتۆر بەرهەم سەردانی هەموو حزابەکانی کرد بەڵام کەسیان ئامادە نەبوون دوای ئەمە لە ڕاستیە شش پاکێجەکەی ئۆپۆزیسیۆنەوە تا من پێمە نەگەر ئەوە ئەسڵەن وای لە هاتوو لە دوای کۆبوونەوە پێشخۆڵەکان کە ئەویش معارەزە وەستانی لە ڕاستیە یەکێتی پارتی بۆ خۆیان با بڵێن پاکێجی بەرامبەریان هەبوو باشە هیچ ناوابچە پاکێجەکانی خۆیان هەڵبژاردن بردوێتیەوە بە هەڵبژاردن بردوێتەوە حەقی خۆیەتی لە ماوەی ئەو 4 ساڵە تحقیقی مەجموعەیە پشتی خۆی هەیە بیکە بەڵام لەکوێی دنیا لەو 4 ساڵە کە دەسەڵاتێک بە شەرعی و بە جەماوەری و بە ئەسوات بردوێتەوە بە سندوقی دەنگدەن نەوەڵا ئۆپۆزیسیۆن بڵێ یا ئەجداکەنی منی تەطبیقەکەی یا خۆشیان دیجان دکتۆر تۆ لە قسەکانت ئاماژەت بەوە کرد بەڵێ زۆر لە ڕاستیە ئەم دەسەڵاتە ینی زۆر سەیری دەکاتەوە خۆ پێش 25 حەوت یەکگرتوو لە دەسەڵاتە بوو لەگەڵ یان نبوو یەکگرتووی ئیسلامی پێم وابێ کۆمەڵی ئیسلامیش 22 ئیسلامیش ئەو کاتانە لەناو وەزارتا بوون کورد ئەدوا ئەشکال قسەی ناشرینیانێکە لە ڕاستیە لەسەرەوەی کە تۆ دەسەڵاتە چۆن قسە ئەەکەیتوانە کەیسە جێگای نییە یەکێتی و پارتی ئەیانەوێت ئۆپۆزیسیۆن بێنە ناو گەمەکەوە بێنە ناو دەسەڵاتەوە
دەکەنەوە بۆی ئەو کاتێتر دەمیان پێداخن بڵێن تو جەنابی شۆ بووی بە شەریک لەگەڵمانە ئیتر بۆ نیە ئەوان ئەوان ئەگەر ڕاستەکەن چاکسازیەکەن با بێن وەکوتم ئەمانەی خۆیان جێبەجەکەن ئەگەر پێیان چاکسازیان پێ ناکرێت جەنابتان وەکو لێ پرسراوی ڕاگەیاندنی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانی قسەیەکی ئەوترێت کە و لە بەرنمەکەی پێشووتری شەهر بەکراوەیی کادرێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان کادرێکی باڵاوتی ئۆپۆزیسیۆن خۆپیشاندەرانی بێهیوا کرد ئەمە لایەنێکی پرسیارەکەمە ئایا فعلەن ئۆپۆزیسیۆن خۆپیشاندەران و داواکاری خۆپیشاندەرانی بەرەو بێهیوایی برد و لایەنێکی تری قسەکەم ئەوەیە ئەگەر چاکسازیان پێ ناکرێ بۆچی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵات کاک یادگار نازان بۆ ئۆپۆزیسیۆن خۆپیشاندەرانی بێهیوا کردووە ئەمە بەدەنگی ئەندامانی پەرلەمانی ئۆپۆزیسیۆنی دەرچووە داواکاریە بنەڕەتەکان و داواکاری هەنووکانەکانی تایە ئەوەی کاک دکتۆر فایق گوڵپی لە بەردەستیایەتی ئەو زانیاریی کە من هەمە دووە کۆبوونەوەی باڵێن ڕێخەری گۆڕان و ئەمینداری یەکگرتوو ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەو 5 نقاط نێراوە بۆ سەرۆکی هەرێم یەکێک لە نقاطەکان ئەوەیە ئێوە ڕازی ئەبن بە جێبەجێکردنی بڕیاری ژمارە 2 پەرلەمان یان نا ئێمە بۆ مەرجە کۆبوونەوەتان لەگەڵاکەین باشە بڕیاری ژمارە 2 پەرلەمان هەموو داواکاریەکانی خۆپیشاندەرانیتیایە بە داواکاری بنەڕەتی و داواکاری هەنووکەیەوە ئەگەر ئەمانە جێبەجێ نەکرێت ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵاتە پێک نایەتەوە ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵاتە لە ڕاستە ئێستا دەسەڵات بە خۆیان دابەش بوون وازەحە یەکێتی نیشتیمانی کوردستان بە جۆرێک بیرەکاتەوە پارتی دیموکراتی کوردستانیش بە جۆرێک بیرەکات ئەمە چ تەسیرێکی لەسەر لەسەر دۆخەکە بەڵێ ئەمە تەسیری هەیە لەسەر دۆخەکە کە لە ڕاستیان ناتوانانی ینی هەنگاوەکان بەرەو پێشەوە بڕاتوان چونکە ئەوان ینی کاریگەری سلبی هەیە بەڵێ بێگومان بەڵێ کاک سلێمان کاتی پرسیاری میوانەکانە بەڵام بۆ ئەوەی بێمە لای جەنابیشت زۆر بە کورتی وەڵامم بیتەوە بۆچی ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەیەکی بەکراوەیە وتی ڕاستە ئێمە ئەتیفاقی استراتیژیمان لە نێوانە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ ئێمە تەسلیمی یەکتر بین کەواتە گەر فکر جیاواز بێت لە نێوان یەکێتی و پارتیدا بۆچی کاریگەری سلبی هەیە لەسەر ئەنجامدانی چاکسازی دەزانی ئێمە پارتی بێگومان وەکو چۆن خاڵی هاوبەشمانەیە خاڵی جیاوازشمانەیە و دوو هێزین ستراکچۆرمان پێ دنیابینیمان بەرژەوەندیمان و کۆمەڵکشمان هەرگیز لەکتر ناتێ ئەمە هیچ عیبێتیانە بەڵام لە هەندێک شوێندا لەکتر دەچین کە پەیوەندی بە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانەوە هەیە و دیسانەمە خاڵی نێگەتیڤ نییە بەقەدەوەندی خاڵی پۆزیتیڤە وەکو چۆن ئێمە لە هەندێک شوێندا لەوانە لە گۆڕان بچین و هەندێک لە هەندێک شوێندا مثلەن کۆمەڵ لە ئێمە بچێ ئەمە پەیوەندی بەو ئەجنداوە هەیە کە هەر بەشێک لەم هێزانە هەڵگری بەشێک لە ئەجندا نیشتیمانیەکانی ئەم وڵاتان ینی کەس خاوەنی هەمووی نییە و کەسی خاوەنی سفر نییە بە بڕوای من جیاوازی ئێمە و پارتی نەک لەم لەحزەیەدا نەبووەتەوە ئەوەی کە چاکسازی پێشی بکەوێ بەڵکو دوجار بێتەوانەوە بۆتەوە ئەوەی کە بەشێک لە داخوازەکانی ئەوەی ئەمان کە دکتۆر گوتی ئەمە وەکو شەقام نووسیمانن و بە خەڵکی دەدرێ ئەوەی ئۆپۆزیسیۆن مەسەن ئێمە و جەنابی مام جەلال و کانوشوان لە دەباشانەوە لەسەر کۆمەڵی خاڵی گرنگ ڕێککەوتن ئەوانەی کە گەڕانەوەی دەستورە مەسەلە پرسە سیادیەکانە بەڵام تەنها کەسێک کە باوەی گەڕانەوەی دەستورەکە گۆڕانە دەزانی چۆنە ئەمە مطلق نییە نەخیر پارتیش لە دوانی جیاوازی هەیە ڕێی جیاوازی هەیە و من لەگەڵ ئەوەشدام کە لەناو پارتیدا ڕوتێکی ئیسلاحی گەورە دروست بووە و پارتی ئەم پارتی زاران نییە تۆ وەکو چۆن یەکێتی زاران نییە وەکو چۆن گۆڕان ئەمێزەی زاران نییە ینی چۆن ئینسانەکان لە گەورەبووندا هێزە سیاسیەکان عقڵێتیان بیرکردنەوەیان بەرژەوەندیان دنیابینیان لە دوای هەفتەی شوباتەوە بەم 2 ساڵە گۆڕانکاری بەسەر گەورەی داهاتووە ئەوەی کە عیبی گەورەی دروست کردووە تەفسیرکردنی کارکتەرەکانی ئەم هێزانەیە بەڕەشوسپیتە ئەم لەحزەیە ئەمەی کێشتا بینیمان و بە بڕوایمە ئەجینا جیاوازی ئێمە و پارتی لە هەندێک نقطەدا بۆتە ئەوەی کە جیاوازی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لەکتر نزیک بێتەوە بەم هۆ ئێمە گۆڕانێک نزیک بوونەوە کە دوو یەک دەقەم دەیە مثلەن ئەم جیاوازی وای کرد تەماشاکە ئەم جیاوازی وای کرد ئەم جیاوازێکی پۆزیتیڤە نەک نێگەتیڤ ئێمە پارتی نەچوینەوە شەڕدا حکومەتمان بەبەرێکەڵەوەشان بەڵکو ئەوەی کە لەسەر ڕێکەوتین وەکو خۆی بەردەوامە لە حکومەت لە پەرلەمان لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە ئەمەی تر ینی ئەم جۆرە لە جیاوازی وای کرد کە ئێمە گۆڕان تا ڕادێک حوارێکی گرنگ لە بینماندا دروست بێ یەکگرتوو پارتی هێوارێکی گرنگ لە بەرینیاندا دروست بێ و دوجار کۆمەڵ لە هێزێکی ڕکابەرەوە هەوبەزی ئۆپۆزیسیۆنەوە بێتە هێزێکی ناوبژیوان ئەوەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەیکات بە بڕوای من کاتی ئەوەیە کە
کارکتەرە گرنگەکانی ناو ئەم هێزە سیاسیانە بە میدیاشەوە بە ئێوەشەوە یعنی بتنە جۆرێکی دیکە لە قسەکردن لەسەر حەڵدەی شوبات و ئەوەکانی یعنی تا هێشتا ئێمە لە مەسەلە ڕەشوسپیەکە تێنەپەڕیوین و تا هێستا لە مەمە سیاسیەکە تێنەپەڕیوین و پێویستیمان بەپەڕینەوەیە لەم خوبارە بێپەڕنەوە لەمە لە ڕاستیدا ئێمە لە بەردەم سفرداین و ئەوەی کە لە بەردەم سفردا لە پێش هەموو ئەوەدا لەم ململانەیەدا تەسحی گەورەیە کە جەناب پرسیار کرد خەڵکە ئەبێ بمبوری زۆر داوای لێبوردنەکەم دواتر بۆ قەرەبەوەکەمەوە بە دڵنیاییەوە بینەرانی عزیز ئێستا کاتی ئەوەیە ئەو میوانە بەڕێزانە پرسیارەکانی ناڕاستە بەڵێ فەرموو بڕوا جەمال لە کۆلێجی تەکنیکی سلێمانیە زۆر سپاس بۆ بەرنامەکە من پێم وایە باسکردن لەسەر مەسلەی حەڤەی شوبات بە بەرنامەیەکی ئەوە کۆتایی ناوێ و ئێمە بێگومان هەمومان پرسیارمان زۆرە بەڵام پرسیاریش ناتوانین لە دەدەقەیەکە هەموو پرسیارەکان ناڕاستەکەین بەڵام پرسیارێک کاتی بەرنامەکە وایە پرسیارێک بە پوختی بۆ کاک سلێمان بەڵێ کاک سلێمان پێی وایە تا ئێستا ئێمە لەو ڕووبارە نەپەڕیوینێتەوە باشە منە پرسم ئەگەر پەرلەمان حەڤە خاڵدەرەکە هیچی جێبەجێ ناکە چۆن باسی پەڕینەوەکە لەو ڕووبارە پرسیارێکی تر بۆ کاگە بوو بە کرجاو پێی وایە خۆپیشاندەران کارێکی ناعەقلانیان کردو و کارێکی مێگەلانەیە باشە منە پرسم ئەگەر خەڵک ناڕازی بێ داوای خۆی بەرزکاتەوەمە کارێکی ناعەقلانی و مێگەلانەیە یان تاقاکردن بەسەر خۆپیشاندەرا کارێکی مێگەلان زۆر سپاس فەرموو ئەرشاد ئیبراهیم کۆلێجی تەکنیکی سلێمانی بەشی دارایی و ژمێریاری سەرەتا بە خێراتنی میوانەکانەکەم سەرتا پرسیارێکم هەیە بۆ دکتۆر فایق وەکو نوێنەری خۆپیشاندەران ئێستا ئێمە لە مێژووی ڕووداوەکانی حەڤەی شوبات نزیکە بینەوە ئایا ئێوە وەکو ئاگەر لە کاتی سەرهەڵدانی کردبوونەوەیکی ناڕازایی چی میکانیزمێک بەکار دێنن بۆ گەشتن بە ئامانجەکانی ئەو ئامانجانی کە لە پێشودا بۆ خۆپیشاندانەکان سەری هەڵدا بوو بەڵێ بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و بە پرسیاری میوانەکان بەردەوامە بین لەگەڵتان بەڵێ بینەران دووبارە سڵاوتان لێبێت و بە پرسیاری میوانەکان بەردەوامین لەگەڵتان فەرموو من سەرەتا لە کۆلێژ تەکنیکی هاتووم ڕەحمان حەسەن لە کۆلێژ تەکنیکی سلێمانیەوە دوو پرسیارم هەیە پرسیاری یەکەمیان بۆ هەردوو پرسیاریەکەم بۆ کاک ئەبوبەکر دەڵێ ئەگەری دووبارە بوونەوەی حەڤدەی شوباتێکی ترداین بەڵام ئایا ئەگەر ئەم جارە حەڤدەی شوبات دووبارە بووە پارتی هەمان هەڵوێستی دەبێت واتە دووبارە هەر بە فیشک جوابی خۆپیشاندەران دەداتەوە یان هەڵوێستێکی تری دەبێت لە پرسیاری دووەمدا ئەوەیە کاک ئەبوبەکر دەڵێ حەڤدەی شوبات شتێکی نائاقلانە بوو بەڵام ئایا ئەگەر حەڤدەی شوبات شتێکی نائاقلانەیە من دەڵێم کەواتە هەموو شۆڕشەکانی کورد و حکوومەتی ئێستاش حکوومەتێکی نائاقلانەیە چونکە حکوومەتی ئێستا هەرێمی کوردستانیش بەرهەمی ڕاپەڕینی ئەم میلەتەیە پرسیاری دووەمم بۆ دکتۆر فایقا دەڵێت ئۆپۆزیسیۆن بە هیوای کردین بەڵام ئایا ئەگەر ئەم جارە حەڤدەی شوباتێکی تر یا خۆپیشاندارێکی تر سەر هەڵبداتەوە ئەو کاتە کێ سەرپەرشتیاری خۆپیشاندەران دەکات زۆر سپاس فەرموو من محەممەد ڕەسوول خوێنکار لە کۆلێژی تەکنیکی سلێمانی سەرەتا ئەمەوێت ڕووی پرسیارەکەم کەمە کاک سلێمانەوە سەرەتا دەستخۆشی لێ یەکەم کە لە سەرەتایی دەستپێکردنی بەرنامەکە بەڕاستی بەرنامەکەی دەوڵەمەندتر کرد بەڵام پرسیارەکەم ئەوەیە لەسەر قسەکانی کاک دکتۆر شێرکۆ ئەڵێ بیرروڕای یەکێتی ئێستا جیاوازە لەگەڵ پارتی کە بیرروڕای یەکێتی جیاوازە کۆتا قسەی یەکێتی بۆ حەڤدەی شوبات چییە؟ پرسیاری دومیشم ئاراستەی کاک دکتۆر شێرکۆ و توانین دکتۆر فایقیش وەڵام داتەوە هەردووکتان توان وەڵام دەنەوە ئایا سەرەتای خۆپیشاندان کە لە شاری سلێمانی گەرم و گوڕێکی زۆری بەخۆوە بینی هیچ لایەنی حیزبی تیانە بوو هەموو خەڵکی ئەو شارە بوو ئایا ئێوە چۆن ڕازی بوونتان هەبوو لە وەک سەرپەرشتی مەکۆی سەرای ئازادیتانە کرد بۆ ڕازی بوون کە ئۆپۆزیسیۆن بەشداری بکات لەو حاڵەتە تەمان ئەمەوێ هەم ڕەخنەوە هەم پرسیاریش ئاراستەی کاک ئەبوبەکر بکەم بەڵێ گەر بە کورتی بێ سوپاس بەڵێ ڕەخنەکەم ئەوەیە
بەڕاستی لە سەرای قسەکانی من وەکو دەراقێکی زۆر بەهێز هاتە بەرچاوم. پرسیارەکەشم ئەوەیە هەفتەی شوبات وەکو جەنابەت باس کرد لە سەرای قسەکانت وەکو ئەو خوێنکارە بەڕێزانش باسییان کرد تەقەن ناعقلانە نەبوو. ئایا وەک جەناب وەکو ئەندامێکی پارتی کە قسە لەسەر ئەوەکەی تەعەن پارتی هەموو کاتێک پرسیاری ئەوەیە هەموو کاتێک ڕێبازەکەی ئەوڵی پارتی هەموو پارتانە کە پارتی هەموو پارتانە کەواتە باوکی ئێمەیە کە باوکی ئێمەیە ئایا ئەکرێ باوک کوڕەکەی خۆی بگژێ لە بەردەم ماڵەکەی خۆیە. سپاس. بڵێ من توانە هیدایەت علی لە کۆلیژ تەکنیکی سلێمانی سەرەتا بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم و پرسیارێکم ئاراستەی کاک ئەوبەکر هەیە ئایا هاوڵاتیان چ ڕێگەی بیرنەبەر بۆ گەیاندنی ڕەخنە و داواکاریەکانیان بۆ دەسەڵات بەمەبەستی چاکسازی جگە لە خۆپیشاندان و یعنی با بڵین گرتنەبەری ئەو پرۆسەیە داوام لێ هەیە کە وەکو خۆی ئاماژەی پێدا بە شێوەیەکی سۆشیۆلۆجی ئەو شتم بۆ ڕوونکاتەوە. زۆر سپاس. فەرموو. ئاغا محموود دەرچووی زانکۆ سلێمانی پرسیارێکم بۆ کاک ئەبوبەکر. هەمیشە کادرانی پارتی ئەوە دەڵێن کە هەتاوەکو ئەو کەسانی کە هێرشیان کڕۆتە سەر لەقەکەیان نەچنە بەردەم دادگا ئەمان ئامادە نین تۆمەتبارەکانی ئەوانی کە لەلایەن دادگاوە داواکراون بچنە بەردەم دادگا. ئایا ئەم قسە یاساییە؟ پرسیارێکی تریشم بۆ کاک سلێمان. ئایا ئەو کەسانەی کە ئەمری گرتنیان هەیە و داواکاری گشتی داوای کردوون تا ئێستا نەچونەتە بەردەم دادگا ئایا لە ماڵی خۆیان نایەنە دەرەوە؟ ئەگەر یەنە دەرەوە بە ئازادیە سوڕێنەوە بە بازگەکانی ئەم هەرێمەیە هاتوچۆوەکەن ئەی ئیشی دەستگاکانی ئاسایش و پۆلیس چییە؟ لە کاتێکا من ئەگەر ئەمری گرتنمە بێ بە 1 ساعتە گیرم. سپاس. سپاس بە تۆش. سۆزان ئیبراهیم لە کۆلێژی تەکنیکی پرسیارێکم بۆ کاک ئەبوبەکر بەڕێزی جەنابی بۆ جەنابی ئاماژەی بۆ کرد کە پێی وایە هەفتەی شوبات هیچی نەوت و هیچی نەگەیانوە ئەگەر هەفتەی شوبات بۆ هەموو ئەنجامە سەختەی ینی ئەو هەموو ڕووداوە کە پێم وایە کاریگەری زۆری هەبوو لەسەر هەموو دنیا ئەگەر پێی وایە هیچی نەگەیانوە ئایا چی بە ڕووداوەکانی سووریاڵە کە ئێستا هەموو جیهانیشی هەژانوە ئایا ئەمەش هەر کارێکی نەعقلانیە کە لە میسریش هەر بە هۆکاری خۆپیشاندان توانیان حکومەتی خۆیان بڕوخێن ئەیکەواتە ئەمانە هەمووی نەعقلانی بێ چ شتێک ڕاست و عقلانیە. فەرموو. هاوژین ئیسماعیل کۆلێژ تەکنیکی سلێمانی من تەنها شتێک ئەڵێم ڕووداوەکانی هەفتەی شوبات هیچ شارستانی نەبوو بۆ پرسیاری کە تۆ کردووت کامیان چوون بۆ لای کامیان من ئەڵێم ئەوە قسەی من نەبوو. بەڵێ ئەزانم بەڵام ئەگەر سیرکەی لێرەیە لە ئەم منتیقەی ئێمەیە ئەگەر حیزبێک دەسەڵاتدار بێ ئەگەر ئەوانەی کە خۆپیشاندانەکانیان کردوتیان کە چوون بۆ بەردەم لقی چوار کە وتیان چاکسازی نەکراوە یاخود کەم و کوڕی هەیە باشە خۆ لێرە یاسەیرەکەی ئەو حیزبەی کە دەسەڵاتدار و توانای چاکسازی هەیە لەم منتیقەی ئێمەیە ئەوە یەکێتیە نەک پارتی بۆیە من ڕوەکەمە ڕێکخەری خۆپیشاندانەکان ئەڵێم ئەگەر سیرکەی لە ناو لقی چوارە چەند کەس هەبوو یا لە سەر شەقامەکەی کە بەرامبەر لقی چوار وەسابوون چەند کەس هەبوو کامیان سیرکەی عەدەدیان چۆن بوو ئەگەر لقی چوار نەهاتایە جواب بوو هیچی نەکردایە ئەو کاتە ئەوانەی ناو لقی چوارچیان لەبەسەر هات کەواتە پرسیارەکە هەم بۆ دکتۆر شێرکۆ و بۆ دکتۆر فایقیش گەڕوەڵامی بنەوە ئەڵێ شتێکی شارستانی نەبووە لەو ڕوانگەیەوە وەڵامی ئەو خاتونە بنەوە بەڵام هیچیشان کارێکی جوان نەبوو لەبەرەوەی ئەگەر سێکە لەم سەردەمێمە تەنیاشت کە بۆ داواکاری خۆمان بیگەێنین خۆپیشاندانە نەخۆپیشاندان بە بەرتاویشتە نەکرێ و نە بە وەڵامدانەوەی بە تفەنگیش دەکرێت هیچیان شارستانی نەبوون بەڵام ئەگەر سەیریشکەی ئەوەی کە تاوانبارە بەڕای من ئەو کەسانە بوون کە چوون یەکەم جار بەردیان هاویشت ئەو کەسانش تاوانبارتر بوون کە یعنی بە فیشە گۆڵامیاندایەوە بەڵامیانی ئەگەر سێکی هەردوو لایەن تاوانبار بوون. بەڵێ بینەرانی عزیز دووبارە ئاسڵاوتان لێبێ سوپاسی ئەو عزیزانەکەم بۆ ئەوەی کە پرسیاریان لە میوانەکانی سەر مێزەکە کرد و ئێستا شەچینە لای میوانەکان بۆی وەڵامیان بنەوە سەرتاش دکتۆر گەر جەنابەت وەڵامی ئەو پرسیارانە بیتەوە بە کورتی و پوختی کە ئاراستەکان کاگەرشەد ئەڵێ وەک نوێنەر ئایا لە کاتی کۆبوونەوەی ناڕزایی خەڵکا چ میکانیزمێک بەکاردێنرێت بەڕاستی خۆ لە دوای خۆپیشاندانی هەفتەی شوباتیشەوە تا ئێستا ناوبەناو خەڵک بۆ داواکردنی مافەکانیان دێنە سەر جادە کۆبوونەوەکەن لە بە شێوازی جیاواز تعبیر لە ڕاوبۆچوونی خۆیانەکەن ئەو کاتە شێوازی ئامانجی ئەو خەڵکانەی کۆکۆ ئەبنەوە تهدیدی میکانیزمی کارکردنەکەشیانەکەن بە قەناعەتی من بەو شێوەیە بێ
خاڵی دومەوەی کاک ڕەحمان لێ ئۆپۆزیسیۆن بێ هیوای کردین ئێمە طبعاً لە مەرحلە جیاجیاکانە بەڕاستی لە پرسیاری کاکە برادێکی ترا دێمەست باشتر تەوزیح دەم من ئەو کاتانەی کە ئەڵێم ئۆپۆزیسیۆن بە هیوایکردین ئەو کاتە بوو کە خۆپیشاندانەکان تەواو بوو ئێمە کۆمەڵێک لەو کەسانی کە بەشداریمان کرد بوو لە خۆپیشاندانەکانە ڕێیمان وا بوو کە سەرکردایەتی یا ئەو گروپەی کە سەرپەرشتی خۆپیشاندانەکانی کردووە بمێنێتەوە بۆ کاتێکی کە هەم دۆستی ئۆپۆزیسیۆنیش بێ هەم بکەوێتە شوێن داواکاریەکانی خەڵک بەڵام ئۆپۆزیسیۆن بەڕاستی هەڵوێستێکیان نیشاندا یعنی هەڵوێستەکەیان بەو شێوە بوو کە خۆمان داواکاریەکانی خەڵک شوێن داواکاریەکانی کاریگەریشان لەسەر دابشکردنی ئەوە هەبوو پێویستی بەوە نییە من ناتوانم بڵێم کاریگەریان هەبووە مەسەن ڕای جیاوازە بوو لە ئۆپۆزیسیۆنە مەسەن ئێمە نوێنەری گۆڕان ڕێی وا بوو کە ئەو ئەنجومەنەکە بمێنێتەوە نوێنەری یەکگرتوو ڕێی وا بوو کە سست بکرێ هەندێک برادری خۆمان ڕێیان وا بوو کە ئەنجومەنەکە نەمێنێت کەواتە دکتۆر بمبورە قسەکەت پێ بڕم زۆر بە کورتی ئەوەشم پێ بڵێ ڕاستە کە ئۆپۆزیسیۆن لەناو خۆپیشاندانەکە بوو بەڵێ ئێستا لە پرسیاری کە دێمە سەر ئەو مۆزوعە لە پرسیاری تر لەسەر ئەوەی کاک محەممەد ئەڵێ بۆ ڕازی بوون ئۆپۆزیسیۆن بەشداری بکە کاکە ئۆپۆزیسیۆن ئەندامی هەبوو کادیری هەبوو خەڵکی هەبوو لێوێ ئێمە کە ئەنجومەنەکەمان دروست کرد و ڕامانگەیان تەوخۆ ئەمانە کرد دەسەڵات زۆر جایەتیمان بکە تەوخۆ ئەمانە کرد خەڵکەکەش ڕازی نەبێ بەڵام بۆ سبینەی ئێوارەی پێنجشەمە بوو ئەلانمان کرد بۆ سبینێک کە ڕۆشتین سیرەکەین برادرانی لەوێ بوون گروپێک کە ئێمە ڕۆژی یەکەم جلێکی پرتەقاڵیمان دانابوو بۆ لەژنەی ئەنزیباتیەکەمان سیرەکەین کۆمەڵە گاتون بەجلی ڕەساسیەوە هەموو برادرانی گۆڕان و برادرانی یەکگرتوو بوون ینی بەڕاستی من لەو مەسەلەیە قەناعەتێکم پەیدا کرد کە ئەبێ نوێنەری ئەو لایەنانەش لەناو ئۆپۆزیسیۆن ئەنجومەنەکە بێت پێشنیارێکی وام کرد برادران قبوڵیان کرد ئێتر ئەو کاتە نوێنەری ئۆپۆزیسیۆن هاتە ناو ئەنجومەنەکەشەوە چونکە ئەوانیش مافیان هەبوو ئێمەش نابووە فرامۆشمان بکردنایە خەڵکی بێلایەن هەبوو بەڵام قواعد و کەوادیر و ڕێخستنی ئەو لایەنەشی تیا بوو لەبەرەوەی ناتوانانی تۆ لێرە ئۆپۆزیسیۆن فرامۆشکەی بڵێ هەموو شتێک من فەرزیەکەم بەسەرتا و تا کۆتایی بەڵامتر دوای هەڵوێستیان وابوو ئەو هەڵوێستیان من ئەو کاتەش ڕخنەم گرتووە ئێسەش ڕخنەم گرتووە من ڕێیم وابوو ئەوە ئەنجومەنە بمێنێتەوە ئەنجومەنەکە هەم هەر دۆستی ئۆپۆزیسیۆن بێ شان بەشانی ئۆپۆزیسیۆن هەندێک مەهام جێبەجێ بکە کە ئەوان نایکەن کە ئەوان ناتوانن بیکەن بەنسبەت ئەوەی ئەو خوشکە بەڕێزە ئەوەی ئەخیر ڕاستی من و کاکشێرکۆ کرایە چی بکرایە ینی بەڕاستی ینی بەردهاویشتن شتێکی باش نییە بەڵام گول لە بەهاویشتن نابێ وەڵام بە گول لە بدرێتەوە ینی پارتی دیموکراتی کوردستان ماوەیەکی زۆرە لە سلێمانی نییە لقی هێناوەتۆ ئێرە ئەبێ حساب بۆ مەراعاتی مەشاعری خەڵک بکە نەک بەو شێوەیە بێژگەلەوە یانی ئێمە هەندێکشت هەبوو پێش ڕووداوەکانی لقی چوار ینی من شتێکم وتارێکم نووسی قسەکانی کاک فازڵ میرانی کە زۆر تند بوون هەندێک قسەیە کرد وەکو مدفع بۆ ئەی هاویش لەسەری ڕەشەوە بۆ هێن لە سەلاحەدینەوە بۆ سلێمانی بەرەبوویە گیانی ڕۆشنبیران بەرەبوویە گیانی ڕۆژنامە نووسان کۆمەڵی مەسایلی تر هەبوو لەبەروی خەڵکەکە تۆزێ حساسەتی دروست کردو بەرامبەر بە لقی چوار لقی چواریش زۆر کەس هەیە ئەوانەی کە بەشداریان کردووە ئەڵێن ئەم خەڵکە بۆ لقی چوار نەڕۆشتووە لقی چواری تێپەر کردووە ئەگینا خۆ لقی چوار نە پەرلەمانە نە حکوومەتە لێرەدا ئەڵێن لقی چوار ئەوان خەڵکەکانی استێفزاز کردووە ئەمە لێرە مەسەلەیە کە ئەبێ حسابی بۆ بکەی لێکڕۆنی لەسەر بکەی دوایەوە ئەم خەڵکە کە ئەڕوات بۆ ئەو جێگایانە بەرپرسانی ئەمنی سلێمانی مەسئولیت وەرەگرن لە یاشە ئەوە خەڵکیان و پاراستایە ئەو بارەگا و شوێنانیان و پاراستایە بەڵام بە هەر شێوەیەک بێت بەردهاویشتن نابێ گولەی بەدوایە بێ یعنی ئەوە غەڵەتێکی کوشندەیە کە برادرانی لقی چوار کردیان یا ئەو تەقەکەرانە کردیان غەڵەتی دووەمی ئەوان تا ئێستا لە سەری بەردەوا من ئەوەیە کە ئەو تەقەکەرانە نادەنە دادگا ئەمە شتێکە ئەمە ئەتر تۆ ڕەشبین ئەبی بەرامبەر بە گۆڕانکاری و چاکسازی کە ڕەشبین بووی ئەڵەی حەفەی شوبات هەموو ڕۆژێ ئامادەیە دکتۆر دێمەلای تو بۆ وەڵامی پرسیارەکە وڵا کاریازم کەمترین پرسیار بۆ من کراوە ئێستا بۆ نمونە هاوژین خان دکتۆر وەڵامی ئەوە ینی ڕاستیە من متفقم لەسەرەوەی کە شارستانی بۆ هیچ شتێکی طبیعیان نەکردۆلانی من خۆم هەڵبەتە لە یەکەم ڕۆژان نەبووم لە حەبە شوباتە وەکو ئەندام بەشدار نەبووم تایە و ئەندامیش نەبووم لە ئەنجومەنی کاتی سەرا و ئەوانە بەڵام من بۆ خۆم بە فیعلی لە 92 تایە بووم ینی لەو ڕۆژەوەی کە با بڵین پێنجشەمە حەبەی شوبات بوو جومعە بێدەنگی بوو سلێمانی ئەوە کە بڵین هێزی تایبەتی بۆ هێنرا بوو زێرەبانی بۆ هێنرا بووانە شەمە
دەستی پێکردەوە من لە نوەزدەی دووەتیا بووم تا نوەزدەی نیسان هەووی کە لەگەڵ خوێنکارە خۆشەویستەکان و بەشێک لە مامۆستاکان ئەوەی کە هەمووتان نەزان چی ڕوویدا بۆیە لە ڕاستیە هیچ مبەرێک نەبوو بۆ ئەوەی بەو شێوەیە وەڵامیان بیرێتەوە من تەنها و گرتەی کە من بینیومە بە ڕاستیە لە لقی چوارەوەی سێزار دەکرێت خەڵکەکە ئەگەڕێنەوە جارێکی تر بەرحاڵ و پارتیژ ینی بایم هەروە سەیری نەکەین ینی بۆ پارتی کاکە سەرۆشی هەرێمی بەدەستەوەیە سەرۆژی حکوومەتی بەدەستەوەیە سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی بەدەستەوەیە لە بەغا جێگری سەرۆکی پەرلەمانی هەیە جێگری ڕێسی ئەنجومەنی وەزیرانی هەیە سوپاسالاری جێشی عراقی هەیە وەزیری خارجی هەیە ئێمە هەموو دەسەڵاتە لای ئەوە يعني ئەمە بۆ چۆن تۆ وڵات فعلەن دەسەڵاتی لایە وڵات ئێستا ئەوە تا هەموو حیزبەکان کۆدەنگ لەسەرەوەی دەستور بگەڕێتەوە پارتی ڕازی نییە کەواتە پارتی ینی دەسەڵاتی هەیە بۆیە خەڵک ئەڕواتە ینی پێڵە تۆ چاکسازی بکە تۆ ئەمە بکە تۆ ئەوە بکە تۆ مۆزعب بگۆڕێتەوە تا ئەخیریوانە بۆیە لە ڕاستیە ئەوەی کە ینی مرۆڤ ڕەشبینەکە لە دوای حەڤی شوباتەوە مەسەلام کەناڵیەوە کاکەم کەناڵیەوە 15 ساعت پەخشی کرد بەڵێوە لەزمنی حەفدە خاڵەکەش ئاماژەی پێ بەڵێ لەزمنی جێگری سەرۆکی حکوومەتی ئەو کاتە کە جێگری سکرتێری گشتێتی نیشتیمانی کوردستانە بەڕێز دکتۆر بەرهەم ئەڵێ هەڵسوکەوتی مافیا ئاسیای مافیا ئاسای هەندێک ئەندامانی ناو حیزبەکەمان دەرەق بە میدیای ئازاد باش خۆ من وا ناڵێم باشە لە ڕاستیە تۆ ئەم بودجێ بخوێنەرەوە ئەم ماشێتەی ئاوێنە بخوێنەرەوە کە ئەمڕۆ ئیتر ڕەژبی نەبی لەوەی کە ئەمە ئەتوان چاکسازی بکەن 65 میلیۆن دینار بۆ دروستکردنی دەواازەی خانوەکەی نێچیرەپان بارزانانی تەسان کراوە بۆەوەی هەموو ئەمانە پێت ئەڵێ هەموو ئەمانە پێت ئەڵێت و ئەوەی تریشکە من وتم لەسەر خۆپیشاندانەکانی زانکۆی سلێمانی و ئەو لیژنە و لیژنەکاری و هەموو ئەمانە پێت ئەڵێ کات کوشتنە بڕوام وایە کات کوشتنە من داواکەم لەو دەنگە جدیانەی و کاک سلێمان و کاگەوە بەکریش کە خۆی و پیشاندا کە ئەمانی گرو ئەیانێ فشار بوون لە ناو حیزبەکەی خۆیانە من ئومێد دەکەم تەمەناکەم ئەو کادرانە فشارێکی ڕاستەقینە بن بۆ سەر ئەو نوخبە دەسەڵاتدارە بەرژەوەندی پارێزەی کە لە ناو قیادەی یەکێتی و پارتیایە بەڵێ زۆر سپاس دکتۆر بەڵێ کاک سلێمان گەر وەڵامی پرسیارەکە بەشێک لە نوخبەی ناو یەکێتی و پارتی پێویستە گروپی فشار بێ بەسەر ئەمەی کە حزبی کوردی بە شێوەیەکی گشتی بەڕێوە دەبا پێویستە گۆڕانی شوابێ پێویستە لاەن سیاسەکانی دیکە شوابن یعنی ئەمە بە هەممان ڕاستە و بەڵام بە شێوەیەکی عەقلانی و بە شێوەیەکی منطقی و بە شێوەیەکی لۆژیکی چونکە دیسان ئەمە بە منطقی لەستان نابێت ناکرێت من بچم شتا بە شێوەیەکی کاڵگای بتم مەکتەبی سیاسی پۆستی مەکتەبی سیاسی حزبەکەم داگیرکەم بەڵکو من پێویستی بە خەبات بە ململانێ و بە دەرخستنی ڕووگا پیاکەت هەیە من دێمە سەر خاڵە ڕئیسیەکە هەفتەی شوبات ینی پرسیاری کاک بڕوا لێ کە لە منی کرد ینی گوتم لە غوبارەکە نەپەڕێوینەوە هێشتا لە تەمتومانەکە داین بۆ ینی مەقصد بۆ ئەم خاڵانە جێبەجێ نەکراون هەفتەی شوبات لە بیدایەتەوە تا هێشتا دوو پاکەیجە پاکەیجێکیان پەیوەندی بە ئۆپۆزیۆنەوە هەیە هێزە سیاسەکانی دەسەڵات و ئۆپۆزیۆنەوە هەیە پاکەیجێکی پەیوەندی بە خەڵکەوە هەیە ینی پاکێجی یەکەم دەبێت جێبەجێ ببێ بۆ ئەوی پاکێجی دووەم جێبەجێ ببێ تا پاکێجی هێزە سیاسیەکان لە دانوستانێکی ئەقلانی باڵانس جاودا نەیەتەکایەوە ئەوی پەیوەندی بە خەڵکەوە هەیە مستحیلە جێبەجێ ببێ لە هەندێک شوێن جێبەجێ بوو ینی خۆ ناکرێت بڵێ ئێمە لە قۆناغی پێش هەفتەی شوبات و هەفتەی شوباتین و ئەگەر بێتە سەرەوە من نامەوێت ستایشکەین لێرە بەڵام دەیان دەستکەوتی کابینێ 6 و 7 دەژمێ بەڵێ بۆی بتوانانی فریاکەی وەڵامی هەموو ئەگەر بێ ئەوە کشتیش کراوە ئەگەر بێ دیکۆمنت بین دەتوانین دەستکەوتەکانیش لەیەکەوە بۆ 100 بژمێری بەڵام کەم کورتەکانیش ئەو لە حەزای تا ئەو ژمارە دەژمێری کێشەکە ئەمەیە ینی پرسیارێکە کە وازام کاک محەممەد بوو کردی دەربارەی جیاوازی ئێمە و پارتی کە جیاوازی ئێمە و پارتی هەبووە دەبێ و دەشمێنێ وەکو چۆن هاوپەیمانیتیشمان هەیە و دەشمانەی هاوپەیمانیتیمان بەردەوام بێ ئەم جیاوازیە ینی جیاوازێکی پۆزتیف و مقدسە و پێویستە پەرەی پێ بدرێ و ئەم جیاوازیە بەشێکی گرنگە لە بەجێبەجێکردنی ئەو پاکەجانەی کە من باسی دەکەم ئەوەی پەیوەندی بە ئۆپۆزیۆنەوە هەیە ئەوەی پەیوەندی بە خەڵکەوە هەیە و ئەوەی پەیوەندی بە ئەمنیەتی نیشتیمانی هەردوو لاشمانەوە هەیە و ئەم جیاوازە لە پێناو خەڵکە و لەسەر ئەم جیاوازیان ئێمە و پارتی دوادار دەتین بە شێوەیەکی عەقلانی وتوێژ دەکەین مناقەشە دەکەین و جار بۆ جارێ بەرەو پێشتر دەڕۆین یعنی جیاوازەکانمان نابێتە دوورخستنەوە بەڵکو جیاوازەکانمان دەبێتە هۆی نزیک بوونەوەمان لە خۆمان و لە خەڵکی تریش دەربارەی پرسیارێکی یەک لە برادەکان بوو نازانم بوو لە ناوکەم نەنووسیەوەی کە هێندێک خەڵک ئەمری گرتنی هەیە بۆ ناگیرێت شوێنەکەی دیارە ڕاستە ئەمە ڕاستە لە لای ینی ئەگەر بەسەراحەت قسە بکەین لە سلێمانی و لەو ناوچانە کۆمەڵێک زیرات کراوە پێویستە برادرانی من بە دەنگی بەرز دەڵێن پێویستە
برادرانی پارتیش و ئێمەش هەمومان بەیەکەوە بە تایبەتی کەم حکوومەتە هێشتا ڕیفۆرمخواستترین کادری پارتی سەرکردادەکە کاگە نیشتیمان بەردانیە پێویستە ئیجراعاتی جدی لەم مەسەلەیە بکۆڵەوە بە دەنگی دلێرتر حکوومەتی هەرێم بێتە ناوە ئێشتا سەردەمێکی زیێڕنێ بۆی ئەمە بکەین لە قۆناغێکی دیکە دەن و من لێرەوە بانگاز لە کاگ نێچیروان و کاگ ئیماد و یەکێتی و پارتی دەکەم کە ئەم مەسەلەیە بخەنە قۆناغێکی دیکەدا بۆ گوتۆن بانگاز لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن دەکەم کە ئەم مەسەلەی بە مەتاقی وەرنەگرن ڕۆڵی چۆن مامۆستا عەلی باپیر هێشتا ڕۆڵێکی پۆزیتیڤی هەیە دوادارم ڕۆڵی دوو سەرکردەکەی زۆر سپاس ینی ناوەڵ سپاس بەڵێ کاتەکە تەواو بووە پێم بەڵێن کە کاتەکە تەواو بووە بەڵێ بەنیو دەقە بمبورە و قسەیەشەکەم حەزیشم لێ نییە کاڵم نیو دەقە بەڵام ناچارم دەزانی من بەنسبەت وەڵامی پرسیارەکانەوە بە شێوەیەکی گشتی ینی وەڵامی ئەم پرسیارانە ئێمە بەڕای من ینی هەندێک قسەکرا کە وەبدام کە دکتۆر شێرکۆ بوو کە باس ئێوەشی کرد کە ئێمە پارتی لەسەر ئەزندای تورکایە یەکێتی لەسەر ئەزندای ئێرانە بەڕای من ئەمە ڕاست نییە ئەم ڕیزبەندیەی تازەیە ئێمە هەمومان بەڕێژەیەک لەسەر ئەزندای خەڵکی خۆمانین و لەسەر ئەزندای بەرژەوەندی نیشتیمانیەکانین و من پێشم وایە پێویستە ئۆپۆزیسیۆن شەقام نوخبە میدیا ئەمە تێبگا کە یەکێتی و پارتیش لە سەردەمی هەفتەی شوبات دانین و لە سەردەمی 25 دانین ئەم دوو هێزانە بە ئاراستەی ئۆپۆزیسیۆن هەنگاوێ ناوە بە ئاراستەی خەڵک زیاتر هەنگاوێ ناوە و پێویستە لەم واقعەوە قسە بکرێت چونکە بەداخەوە ئەوەی کە تاشە لە دکتۆر شێرکۆ و لە هەندێک لە قسەکانی دکتۆریش شتێکی حقیقەتێکی جوانم بینی دەستی خۆش بێ کە ئێمە لە سەرەتای ئەم بەرنامانەوە من کە قسەم زۆر لەسەر هەفتەی شوبات و ڕووداوەکانی کردووە ئەم گوتی ئێمە ئۆپۆزیسیۆن هاوخەبات بووین ئێمە دەڵێن دەبێت لە حەزەیەکە بێ ئێمە ئۆپۆزیسیۆن بە هەردووکمان بەدەسەڵاتی ئۆپۆزیسیۆن ئەم هاوخەباتی خەڵک و ئۆپۆزیسیۆن بە شێوازی ئۆپۆزیسیۆن لەمە زیاتر چی بکە ئۆپۆزیسیۆن لەمە زیاتر چی بکە پاکێزی تەقدیم کردووە ئەچێ بۆ کۆبوونەوە و بەڕاستی بە هیچ شێوەیە وانە کە با بڵین ئۆپۆزیسیۆن خەڵکی بیوا کردووە ئەسڵەن من وەکو گۆڕان با بڵین ئەوە دانی پیانم بەشێکی ئاخر خۆ لە ماوەی ساڵێکە نیم ملیۆن دەنگەر لە کوردستان زیایی کردووە تۆ چی بۆ ینی ئەمە خۆی لە خۆیان زەمینە خۆشکردن بۆ هەرچی تایبەتە بە مەسلەی ریفۆرمەوە ریفۆرمە تەنیا نابرێت بکرێتە ماڵ بەسەر برادرانی ئۆپۆزیسیۆن و هەر لە ناو خودی دەسەڵاتچە هەموویە وەلە کاتێک زۆربەی پرسیارەکان ئەرسێ من کرا فعلەن خەڵکانێکیش هەن لە دەرەوەی ئۆپۆزیسیۆن لە شارعان سەربلایەکی سیاسینی لەناو دەسەڵاتان ئەم خەونیان هەیە ئەم پرۆژێک وەکو پرۆژەش کاریان ریفۆرم بکرێ بەڕاستی نەکەم و کوردی خەلەل درزی زۆر گەورە تەواجدی هەیە لە وڵاتە هەرچی تایبەتە بە کلیمەیەکی منەوە کە من بەکارم هێنا کلمینە عەقلانیە بەڕاستی کلیمە من زیاتر وەکو چەمشێک وەرم گرتووە وەکو کۆنسپتێک وەرم گرتووە نەعەقلانی بەو مانایی کە فعلەن بەو مانایی کە هێشتا کە بنیاد و ستراکتوری کۆمەلگاکە لە ئاستی کۆمەڵایەتی سیاسیان عەقلانیە و هەموو سەورەیەکیش هەموو دوای سەرکە بۆ سەرکە نەعەقلانی بەو مانایی بە فعلی زۆرترین زیانی فیزیکی و ماتریالی لێ ئەکەوێتەوە و پرۆژەیەک نیە لەسەر ئەساسی بیرکردنەوە شۆڕش بیر ناکاتەوە ئەمە دیدێکی فەلسەفیە بۆ ئەم واقعانەی کە باسی دەکەی بۆ دیدێکی فەلسەفیە بۆ ڕاپەڕین بۆ شۆڕش بۆ هەفتەی شوبات دیدێکی واقعی پێچەوانەی ئەمە بۆیە بە قەنەعەتی من اتهام نییە تۆمە نییە قەزم ئەو حرەکەیە لەو کاتاڵاسیە کە بیر ناکاتەوە وەکو پرۆسێکی عەقلانی لەسەر خۆی هێمن بێ ئەوەشی کە هاوێرا تەنها بەر نەبوو لەگەڵ بەردەکانی شکشی تا بوو خۆمێز ئێمە لەم کۆمەلگایە کاکی سوێرەم کۆمەلگەیە ئەو نەبێ هەرێم خۆئستا خۆیان لە حکومەتانی دەسەڵات تەقی کردووە مامۆسا هەموو کەسێک لە وڵاتە ماڵێکی ئەمجار سێری ئەو برادرا دوو تەبینی ینی متەئەسیفانە تا ئێستا کە هێزێک هەیە وەک هێز نەک ئەکتەر و ئەزانەی کوردستان بە سلێمانیە یان بە سلێمانی و هەولێرە یعنی لە کوردستان
دەخانەقینی شەو دووەکی شەو کەرکووکی نوری دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان ڕێگا نادرێت کە خۆ پیشاندان بکرێت ئەمەش ڕایەکە بەڕێزێک پرسیاری شکی گوتی پارتی پارتان وڵی کەس قەناعاتی نییە ناو پارتیا بڵێ پارتی پارتانەوە بێ پارتی ئەگەر ئەم قسە ڕەنگە بۆ زەمانێک هەندێک کەسی زۆر کەم قەناعاتی بێ بە قەناعاتی خۆیان بچێتەوە یعنی ئێستا ئەوەی دەسەڵاتدارەوە قەناعاتێکی ئەوەی دەسەڵاتدارە ناو پارتیەوە قەناعات ئیدۆلۆژیایی هەرێ فرەبزوتنەوەی کۆمەڵایەتی هەیە و کاتە نەماتەنیا یەک حزب تەواجدی هەبێت کاگە بووبەکر پێمەڵێن یەک خولەکت ماوە بەرحاڵ یعنی قزم ئەوەیە آخر پرسیار کە ئەڵێ ئایا هەفتەی شوبات من نەموتوە هەفتەی شوبات هەمیشە لە بەردەمانە قەناعەتی هەم دەسڵاتکە پاشەکشە بە قەناعەتی ئۆپۆزیسیۆن بکە قەناعەت بە پاشەکشەی ئۆپۆزیسیۆن بکە بەوەی کە بە فعلی میکانیزمی باشتر و قەناعەت بە دەسڵاتیش بکە ئیعادە نەزەری کامل لە خۆیان بکە ئەمانە هیچی تابور نین هیچی دەستی دەستی پێنجەم و شەشەم و حەوتەم بە فعلی مەجموعەیە خواسی ڕەوایەتایە ئەبێ ئیشی لەسەر بکرێت ڕخسەتی نابێ قەوس لە بەڕخسەت برادران بەڕای من تەماشاکە دوا قسەتە بەڵێ دوا قسەمە بەڵێ لە دوایین کۆبوونەوەی یەکێتی پارتیدا دوو کارکتەری گرنگی ڕیفەرمخوازی ناوی یەکێتی پارتیان ڕاست باردووە کە دەسەڵاتی گرنگی ئەم هێزانان بەدەستەوەی لە لای ئێمە دکتۆر بەرهەمە لە لای پارتی کاگنێشتیڤان بارزانیە بۆ ئەوەی ئەم کێشە و ململانیانەی پەیوەندیان بە پاکێتەکانی هەفتەی شوباتەوە هەیە پاکێتی هەفتەی شوبات کە من دەباشم کرد بەسەر خەڵک و بەسەر ئۆپۆزیسیۆندا یەکلای کاتەوە ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئەوی بە شێوەیەکی دوا قسەی خۆت زۆر بە کورتی زۆر بە کورتی لە ڕاستیە ئەوە یەکێتی پارتین کوردستان بە دوو کوردستان نەبینن و من لە ڕاستیە حرمەتێکی زۆرم هەیە بۆ قسەی کاک سلێمان ئەوەی کە دەسەڵاتە فعلەکەی لای ئەوە ناوێت چاکسازی بکات لە هەرێمی کوردستانە دلیلم لەم شاری سلێمانیا کە لە بڕیاری پەرلەمانە لە پرۆژەی یەکێتی نیشتیمانی خۆیان باسی جاکردنەوەی حزب حکوومەتەکە ئێستا لە هەفتەی ڕابردوو لە مانگی لەمە پێشاستی مدیری دایرە گۆڕاوی چیان کراوە بە کارجێڕی مەڵبەست سەرۆکی شارەوانی بەرەبەرێتی گوبری کراوە بە ئەندامێکی مەڵبەند بەرەبەری پەروەردەکراوە بە ئەندامێکی کۆمیتە یعنی لە ڕاستیە گەردوا قسەی خۆت بکەیت وەگەڕێشم بڵێ کاتی داهاتووی فشارتان چییە گەر ئێوە خۆتان بە نوێنەری شەقام مەزانن ئێمە ئێستا بەڕاستی ئەنجومەنەکەمان نەماوە تا خۆمان بە نوێنەری شەقام بزانین شەقام خۆی نوێنەری خۆی دیارەکە بەنسبەت بنەوە حکومڕانی لە هەرێمی کوردستانە حکومڕانی لە هەرێمی کوردستانی حکومڕانیەکی حیزبی ڕۆژانە سەتحی کاتیە بە ژەوەندی میلەت ڕەچاو ناکات ئەگەر بیانوێت چاکسازی بکەن ئەبێ سیاسەتی سابتمان ئەبێ سیاسەتی سابت دەستور دیاریەکە ئەگەر بمانەوێت مەسان سلێمان باسی کارکتەرێکی دیموکراتی کرد لە ناویەکێتی و پارتی ئەبێ لە پێشەوە بەخۆیان هابچنەوە بزانانی یەکی چەند سیارێنە یەکی چەند حمایان هەیە یەکی چەند مۆمتەلەکات لەژێر دەستیانایە جارێت لەوێ ئەوە کەم ینی خۆیان بەڕستەیەک ئێستاکە زۆری نەماوە 6 حوت مانگی ماوە ێزێکی سیاسی حەزەکە ئیشکات و زیادکردنی 9 میلیۆن دەنگەر لە ساڵێکا یادگار بۆ بژاردن زیادکردنی 9 میلیۆن دەنگەر ملیۆنیە دەنگەر لە ساڵێک ئەمە مانگی یەکی 2012 با بڵین دەستەی وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان ئاماری کوردستانی بە 4 میلیۆن و 700 کەس داناوە لە مانگی حەودیا هەشتی ساڵی 2012 یعنی تقریبا چەند مانگ بەڵێ دکتۆر مەبەستت گەشتووە زۆر سپاس دەکەم بینەرانی عزیز سپاسی مولایەکانەکەم کە بینەری بەرنامەکەمان بوون بۆ گەیاندنی ڕخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی بەکراوی لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک سپاس بۆ مولایەکتان و ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت خواتان لەگەڵ